بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر دوایین پێشاتەکانی پرسی ئاگربەست و ئەگەری دەستپێکردنەوەی دانوستانەکان و پرسی گەماروی دەریایی ئەمریکا بۆ سەر ئێران و لێکەوتەکانی ئایا ئەم گەمارویە چی لێکەوتەیەکی دەبێت، ئێران ئایا بەدیلی دیکەی هەیە و ئەگەر گەماروی دەریایی بە تەواوەتی جێبەجێ بکرێ ئایا ئەگەریەوەیە بابولمەندەبیشدا بکرێت و کاریگەری لەسەر وزەی گیانیش بێت. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین، بەڵام بەرلەوە دەچینە چەند کاردانەوەی کە بوو لەلایەن وڵاتانەوە بە تایبەتی چین ئەمڕۆ وەزارەتی دەرەوەیان قسەی لێ کردبوو باز لەوە دەکات کە گەماروی دەریایی ئەمریکا نابەرپرسانەیە و تێبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاندووە کە هێزی سەربازی ئەمریکا بڵاوی پێکراوە ئەم هەنگاوە بۆ گەمارۆدانی گەروی هورموز سەرڕایەوەی کە ئاگربەستێکی کاتیەیە کارێکی نابەرپرسانەیە. هەروە باسی لەوەش کردبوو کەم گەمارویانە ئاسی گرژیەکان بەرزتر دەکاتەوە و زیان بەو ئاگربەستە دەگەێنەی کە ئێستا ڕاگەنراوە. سەرۆکی چینیش باسی لەوە کردبوو کە پێویستە سەروەری خاکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی ڕێزی لێ بگیرێ. جگە لەوەش کاردانەوەی ئیتالیا هەبوو، ئەمڕۆ سەرۆکوەزیرانی ئیتالیا جۆرجیا میلۆنی باسی لەوە کردووە کە گرێبەستە سەربازیەکانی لەگەڵ ئیسرائیل هەڵپەساردووە. گرێبەستە سەربازیەکان بەهۆی ئەو دۆخی کە لە ناوچەکە هەیە، دیارە کۆمەڵە گرێبەستی سەربازیە لە نێوان ئیتالیا و ئیسرائیل لە ئێستادا بەهۆی ئەو بارودۆخەوە هەڵپەسێدراون. بە هەمان شێوە سەرۆکوەزیرانی ئیسپانیاش ئەمڕۆ قسەی کردبوو. ئیسپانیا لە سەرتاوە دژی ئەم جەنگە بوو، ئاسمانی وڵاتەکەی بەڕووی فڕۆکەکانی جەنگەکانی ئەمریکا و ئیسرائیل داخستووە، ڕێگەینەدا بوو کە بنکە سەربازیەکانی بەکاربێن و ئەمڕۆژ باسی لەوە کردبوو کە ئیسرائیل یاسای نێودوڵەتی پێشێل کردووە. پیدرۆ سانچێس کە سەرۆکوەزیرانی ئیسپانیا ڕایگەیاندووە کە یاسا نێودوڵەتیەکان ڕوبەڕووی پێشێلکاری تونند بوونەتەوە لەلایەن ئیسرائیل و شەریعەتی نێودوڵەتی نزیکە لەبار بچێت. ئاماژی بۆ کردووە لایەنێک دژی ئیسرائیل و ئەمریکا بوەستێتەوە لەو جەنگە، ئەوان ڕوبەڕووی دەبنەوە هەوڵ دەدەن کە کێشەی بۆ دروستکەن، بەڵام ئەوان بەیاغ بەم پرسە نادەن. بامان شێوە ئەمڕۆ بڵێن کاردانەوەی پاپای ڤاتیکان پاپا لیۆی چواردەهەم هەبوو کە پێشە دۆناڵد ترامپ ڕخنەی لێگرتە بوو، باسی لەوە کردبوو کە بەرامبەر بە تاوان لاوازە لە سیاسەتی دەرەوەدا خراپە ڕخنەی لە پاپا گرتبوو لەبەرەوەی کە پاپای ڤاتیکان چەند جارێک جەختی لەوە کردوتەوە. ئەو جەنگە جەنگێکی قبولکراونیە و باسی لەوە کردبوو کە لە ناوبرنی شارستانیەتەکان جەنگێکی قبولکراونیە. ئەم پرسانە و گەماروی دەریایی ئێران لێکەوتەکانی واگەر دەستپێکردنەوەی دانوستانش کە دۆناڵد ترامپ باسی لەوە کردبوو کە ئەگەری هەیە لە چوارەش کاتژمێری داهاتوو دانوستان دەست پێ بکاتەوە. لێدوانێکی دابوو باسی کردبوو لە پاکستان، دوای قسەی خۆی گۆڕی و باسی لەوە کردبوو ڕەنگە لە ئەوروپا دانوستانی داهاتوو بکرێت. ئەم پرسان لەگەڵ ێکلا بەڕێزان مامۆستا وشار عومەر عەلی و دکتۆر کاروان حەمەد ساڵح قسەی لەسەر دەکەین کە لە ستودیۆ لەگەڵمان بەخێر بێن. سوپاسیان بدەبووتان. زۆر بەخێر بن. مامۆستا وشار لە زەنەب تۆ دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز بزانم لەسەر گەماروی دەریایی کە ئەمریکا سەپاندوویەتی بەسەر ئێران، ئەمە مانای چییە؟ ئەمە جۆرێکە لە کارتی دانوستان یاخود جۆرێکە لە جەنگ بڵێن ئەم گەمارویە؟ زۆر سپاس. دەستپێک ئەمڕۆ ساڵیان یانفالە وەکو کەسێکە هەم باوکم هەم مامەم زۆر دۆست و کەس و کارمان لەسداوە لێرەوە جارێکەش سەری ڕێز و نەوازش بۆ هەموو قوربانیان یانفال کە تاوانی جنۆساید بریژی گەلی کورد دانوێنین و یەکێک لەو شتانشی لەم گفتوگوانە ئێمە و ماوەیە هەمیشە جەختمان کردەوە بۆ کورد دوور بێ لەمە، بۆی کە ئیتر دایکان و باوکانی کورد جەریان نەسوودێ و مناڵانی کوردیش هەتی نەبن، چکە من خۆم ئەو تجروبەیەم کردووە لەسەر تەلەڤیزیۆن زۆر باسی ئەنفال و هەڵەبجەوەوانە و شەی دەکرا، بەڵام ئەوەی خەمی تۆی بوو دایک بوو هەنێجار کەس و کاریش نەبوو. لەبەرەوە کەس بەقەد من تێناگا لە معاناتی ئەو کەسانەی لەم هێرشانەیە بۆ نمونە شەهید بوون، دایک باوشیان لەدەست داوە منداڵەکان و لە هەمان کاتی شەڕی داعش ئێمە قوربانیی زۆرماندا کە حەشیم من دڵنیام ێستا کەس ناچێ بەلایەنە. بەرحاڵ پاڵنەرەکە ئەمەیە کە ئێمە قساکەین ئەوی سای دووبارە نەکرێتەوە بەرامبەر کورد بەرامبەر بێگومان من هەندێک شتێ لەسەر بەڕێزە لە سەرتاوە دەباری کورد و باس لەوە کردم جەنگی کورد نییە، کورد نەچێتە ناوی بۆی باجنەدا جەنگەکە بەر چاوڕوونی تدانیە بۆ کورد. بەڵام من وەکوتم خۆشەویستێکی تایبەتم بۆ کوردانی ڕۆژهەڵاتێ زۆر کاریگەری ینی بیرمەند و نووسەر و شاعرەکانیشان لەسەر من هەبووە، ڕێگەم بە خۆم نەداوە هەندێک شتێ بڵێم، بەڵام کاک هێمن سەیدیە یان خۆی
پێکۆشەرێکە هەمیش دکتۆرە هەیە لە سیاسەتە لە بریتانیا باسی ئەوەی کردووە کە کارەسات ئەبوو یعنی وەکو باشووری عراق و نەوەیشی لێ هات بە هەزاران کەسە کوژرا بە هەزاران ملیۆنان کەس ئاوارە ئەبوو من نەمیستوە ڕێگەم بەخۆم نەداوە بەڵام خەڵک توانن گوێ لە ئەو بگرن مەبەستم کەسێکە لە پێگەی بڕیارایە کاتێککە وڵاتێک ئەباتە ناو شەڕێکەوە ئەبێ بیری لە هەموو شتێک کردبێتەوە ئێمە 100 ساڵی ڕابردوو هەموو سەدەی قڕکردنی کورد و کوشتنی کورد بووە ینی تاکەی ئێمە بۆ هەراسە ئەدەبیاتیشمان وایە بەداخەوە هەموو ئەدەبەکانمان پێ هەڵدانە بە مردن و بەوەیە لە جیاتی ژیان و خۆشبەختی و ئاسادی و هەتا دوای ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی بەڕاستەوە هەیە ئێمە چەند شتێک ماوەتووە لەو ماوەیە تقریباً بەڵگەکانی دوای ئەوە سلماندیان سەرەتا وتمان دۆناڵد ترۆمپ استراتیژیەک و بەرنامەیەکی ڕوونی نییە بەرنامەکەەوە بووە سەرکردایەتی ئێران لە ناوبەین ئێرانە ڕوخێ کە ئەمە سەری نەگرت ئیتر هەر جارە بەنای ئەبرد بۆ ئامرازێکی تی کە لە ژێرخان نەدەین شارستانیەتی ئێران لە ناوە بین حتا لە بەشێک لە خارکیە دوورکەی خارک ببوورە کە بەشە سەربازەکەی و ئەوانە بەڵام ئەمە ڕەفتاری ئێرانی نەگۆڕی وەتەنانەت گفتوگۆ دانوستانەکانیش کە ئێستا زۆر شت دەرکەوتووە یەکێک لەوانە ئێمە وتمان ئیسرائیل ناهێڵێ ئەم گفتوگانە سەر بگرێت نەتەنیاهو دانی پێیاناوتی بن جێگری سەرۆشی ئەمریکا ڤانس تەلەفۆنی بۆ کردوم و راپۆرتی پێیام و شتەکانی پێوتوم ئەمە لە دنیایەکی نۆرماڵە ئەمە وجودی نییە جێگری سەرۆشی ئەمریکا راپۆرت بە سەرۆک وەزیرانی ئیسرائیل لەسەر ناوەڕۆکی دانوستان چکۆ بابەتێکە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەیە تا ئەو ڕادەیە ئیسرائیل لەناو ئەم دۆخەدایە هەرچەند ئەوانەی ئێران کە بەشدار بوون لەو گفتوگویە ئەڵێن ئەمریکیەکان بۆ ئەوە هاتوون ئێمە تاقیکەنەوە بۆ ڕێکەوتن نەهاتوون چونکە ڕێکەوتن لەسەر بەشێکی زۆر لە شتەکان کرابوو ئەگەر ئەمریکا سوور بوونایە و ئێستا ڤانس ئەیە بڵێ من شکستم نەهێناوە ئەو چاپێکەوتنی دوێنێ لە فۆکس نیوز کردی ئەڵێ ئێمە بەرەو پێشچوونیشمان هەبووە کە ئەمە سەری نەگرت دۆناڵد ترۆمپ پەنای برد بە بەرەو ئابلوقی ئابووری کە جاری پێشوو باسمان کرد ئەمە کردداری جەنگە بە پیاسای نێودەوڵەتی بەمانایەکی تر ئەڵێ مادام ئێران ڕێگە نادا ئابووری جیهانە خنکێنێ ئێمەش ئێران ئەخنکێنین بەڵام ئەم استراتیژی عملی نییە بۆ چکە ئەوەی جیهان پێویستێتی وزەیە ئەگەر ئەمریکا ڕێگری بکە یاخود ئێران ڕێگری بکە وزەکە نەگاتە جیهان قەیرانەکە زۆرە بێ بۆیە جوڵەی تر ئەبینین ئێستا لە ئەوروپا من بەرنامەی پێشوو باس بگوتم ئێران خول بیکاتەوە باشە ینی ئەمە ئێستا ئەوروپیەکان خەریکن نەتەوەیەگرتوەکان چین ئەم وڵاتانە چونکە هەندێک بەرەو پێشچوون هەبووە بۆ نمونە وەفدیشی ئیماراتی بە سورەکاتی خالد بن محەممەد بن زاید چوون بۆ چین ئەلبەتە ئەوەی دزەی پێکراوە چینەکان تون بوون لەگەڵی چکەوان بۆ چون سیاسەتی چین بەرامبەر ئێران بە گۆڕم پیان ئێمە خۆمان بڕیار دەین ئەو پەیوەندی بە سەرۆری خۆمانی ڕفتارمان چۆنە بێ لەگەڵ هەر وڵاتێکە و سیاستمان چۆنە بێ لەناو ئەوروپایە بینیمان ئۆربان لە هەنگارە شکستی هێنا کە ئەمە هاوپەیمانێکی گەورەی ئیسرائیل بوو چکە لە یەکێتی ئەوروپایە بڕیارەکان عادەتەن بە کۆی دەنگە هەر وڵاتێک ئەتوانێت ڤیتۆیکە چکە پۆڵەندا و هەنگاریا هەبوون بەرەو ڕاستڕەوی چون هەردووچیان گەڕانەوە تقریباً بەرەو ناوێکێتی ئەوروپا و دیموکراسی بۆیە دۆناڵد ترۆمپ لە هەموو ئەو دیدارانە ئیکە لەو ڕۆژەوە ئەڵێ با ئێران بێتە بە مەرجەکانی ئێمە ڕازی بێت ئێران ڕازی نابێت بەو مەرجانە بەس ئەتوانێت تا ڕادەیەک ئەوە بکاتەوە ئەم ئابلوقەیە بە بڕوای من پراکتیکی نیە وەکوتم لە ڕووی استراتیژیەوە لەبەر دوو سێ سەبەب یەک گەماروی دەرەیەکەمە بەس بەڵێ یەک ئەو نەوتەی کە وڵاتان ئەیکڕن هەتا کەشتەکانیشی وڵاتانی ترە ینی سەر نەوت خۆ ئەو نەوتی ئەمڕۆ ئەفرۆشی ئەمڕۆ نییە بۆ داهاتووە لە بۆرسایەکە ئەوە بێ یان هینیان هەیە گرێبەستیان هەیە بۆ نمونە وڵاتان وڵاتێکی وەکو چین چکە ئەمڕۆیەک لەو کەشتیانێک کە هەبوو هیچ چین بوو گۆڵدن ستاری ناو بەڵێ گۆڵدن ستاری ناو پێم وایە ئەگە هەڵە نەبوو دووهەم ئەگەر بۆ نمونە ڕێگری لە ئێران بکرێ ئێران ڕەنگە یەک دوو کەشتی کە بتەقێنێتەوە ئەمە دیسان قەیرانی وزەکە ئەوە ئەکات ئەوروپا ئاسیا لەژێر فشارێکی زۆران بۆیە من جەخت لەسەرەوە ئەکەمەوە سەرڕای ئەوەی ئەمە زیانی هەیە بۆ ئێران کێشەکە چارەسەر ناکات چونکە ئەگەر چینیش زۆر زیانی پێ بگات ڕەنگە پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا هەڵۆزکات بەس ڕەنگە داهات لە کۆبوونی داهاتوو ئەنجومەنی ئاساییشە ئەم بابەتە بچێتە پێش ڤیتۆی نەکا بۆ نمونە و بەشێک لەوەی ئیماراتەکان چوون ئەم بابەتەیە کە هەوڵ بن ڕێی چین بگۆڕن کێشەکەی ئێمە چارەسەرکردنی ئەو قەیرانە وزەیە کە جیهانی گرتوتەوە و دۆناڵد ترۆمپ پێی وایە بە ئەم ئابلوقەیە ئەتوانێت ڕەفتاری ئێران بگۆڕێ بە بڕوای من ئێران ڕەفتاری ناگۆڕێەوە ڕەنگەوە ببێ بە خاڵێکی لاوازی لە داهاتوە خاڵێکی لاوازی ئێران باش دیمە خزمەتت
کاکتۆر جەنابشت بەخێر بێ. سپاس بزنێت. جەنابشت خوێنەوەی سەرنجی بەڕێز بزانمە سەر و گەماروێ دەریاییە چی لە خۆ دەگرێ لێکەوتەی چی دەبێ و ئێران بەدگیری دیکەی هەیە ئەگەر ئێستا بۆ نمونە دەریاوە ئەو بە تەواوەتی جێبەجێ بکرێ ئابڵقە بدرێت بەدیری دیکەی هەیە؟ بەڵێ خۆی لە ڕاستە بەنسبەت گەری و هورمزەوە من هەر دنێژ ئاماژەم پێکرد کە هاوڕای دکتۆرم کە گەری و هورمز کارتێکی زۆر بەهێز بەدەست ئێرانەوە. ئەمڕۆ یەکێک لە ناوەندەکان لێکۆڵنەوەی ئەمریکی زۆر بە وردی باسی ئەویان کردووە کە شتێکی پێوتە ئەندەرێستیمیت، یعنی ژێر هەڵسەنگاندنیان کردووە بۆ پێش شەڕەکە ژێر هەڵسەنگاندنیان کردو بۆ ئەو کارتی ئێران کە داخستنی گەری و هورمزە و تەسەووریان نەکردووە یەکەم بەم کاتە زوێ دەستی بۆ بەرێ و بەوەندە زیانیش بگەێنێ و ئەکستێرناڵ فاکتەرەکانی وەکو هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەوانە بەریتانیا وڵاتانی ئەوروپی کەنێن بەدەمیەوە. لەم سێڕۆوە یعنی ژێر هەڵسەنگاندنیان بۆ کردووە. ئێستا گەیشتونەت ئەو حاڵەتەی کە ئەبێ زیاد لە بەهای خۆی بەهای بنێ، کەواتە نەک هەر بەهای خۆی بنێ، زۆر زیاتر بەهای بنێ. وە لە گەری و هورمز ناگرێتەوە پێش دۆخی جەنگ مەبەست لەوەیە؟ یعنی ئەمریکا کە بەهای پێ زیاد لە پێویست لە چاو ئەوەی کە پێشتر بەهای پێنێ، ئەستا زۆر زیاتر لەوە بەهای کارتێکی زۆر بەهێزی پێ لە دەستی ئێران. بۆیە لەگەڵ ئەوڕێ دوترام کە ئەبێ ئێران خۆی بیکاتەوە پێشوەی کارتەکەی دەستی بسووتێ. جایەک نمونەی خۆش بۆی هەر لەم کاتی جەنگا شتێکی خۆش برادێکە بۆ کاتی خۆی کە کارەبا جەدوەل بوو لە هەرێمی کوردستان بۆ نمونە یەکە هاتەوە 12 شەوە بڕا حکومە دەیبڕا باشە ئەوی کاکە من پێشەوەی شەو حکومەت بیبڕێنە من خۆمی کوژێنمەوە بۆی هەستکەم شتەکان بەدەست خۆمە 12 ئەبڕێ خۆم دەیبێ بە 12 لەم یاڵا بخەون کارەبا کوژێنمەوە ئێم بۆی هەستکەم خۆم ئوموری ماڵ بڕێ و بخۆفکار ئەمە خۆم حکومەت ئێران بۆی بڵێ هێشتا من کاراکتەرێکی ڕیجنەڵم ناوچەیم و کاراکتەرێکی جیهانیم پێویستەکە خۆی بیکاتەوە. لێرەوە چەند ئیسفادەیەکەکە ئەم کارتە لە دەستی ئامێنێتەوە و قەیران دروست نابێ بۆ خۆیش و بۆ وڵاتان. سێش پرسپشن ئینتیباهێکی باش لە وڵاتانی ئەوروپی و خلیج بۆ خۆی دروستەکان. ئەمە زۆر گرنگ کە ئێستا ئەمریکا ئێران پێویستی نەخراوە، ینی ئێران دەڵێ بەس بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا داخراوە ئەمریکا شەڵێ بەس بۆ ئێران داخراوەتی ئەو قمەشات نەبێ باش بەڵێستا ئێران دەڵێن پۆلینی کردووە بۆ دۆست دوژمن بێلایەن خۆی ئەمریکاش بە جۆرێکی تر ئەڵێ ئەوەی کە هاوکاری ئێرانکە لەم حەسارێکی ئێمە ئەیخێنە سەر دەریاکانی ئێران ئێمە لە 150 تاریف باجە خینە سەر هەر کاڵایەکی ئەو وڵاتەکە بۆ ئەمریکا، یعنی هەردووچەند خەریکی بەکارهێنانی ئەم فشارانە. بەس ئێران بە گەری و هورمز کلاسیفایان بەڵێ پۆلێن بەندی هاوڕەکان یەکاتەوە کێ بۆی هەیە بیبا و کێ بۆی هەیە نەی بە، یعنی بۆ من ئێستا لەگەڵ پاکستانە لەم شەڕا توانیوێتی جۆرێکتر مامەڵەکە لەگەڵ سین لەگەڵ رووسیا بە جۆرێک لە جۆرەکە بۆیە لەگەڵ فەرەنسا و بۆیە بابەتی پەیوەندی دیپلۆماسی بێشەوە بۆ هورمز. بۆیە بابەتی گرنگەوەی کە خۆی بیکاتەوە لە زۆر ڕۆ قازانچەکە، بەڵام ئەم کارتە لە دەستیا بسووتێ پێم وایە دۆخی ئێران زۆر زۆر خراپتر بەچی دەسووتێ پێ دوایە ئەم حەسارە ئەو گەماروێ دەریاییە بۆ نمونە ڕەنگە دوایی بابولمەندەبیشی بە دواتە بێ ژیان تحملیەوە دەکات بۆ نمونە ئەمریکا گەماروی ئێراندا ئێران هورمزدا بخە بابولمەندە بداخوا وزەی گیانی نەوت بازاڕی گیانی ئەگە بینە سەر ئەم گەمارەوە دەریایی کە ئەمریکا بەنیازە باوریابین گەمارە دەریەکان لە دەرەوەی ئێران تەنها پابند نایانی تەنها جێبەجێ ناکە بەسەر ئەو وەکو گۆری هورمز و ئەو دەریانی کە کاڵا ئەگوازنەوە بۆ ئێران بەسەر بەندەرە ناوخۆیەکانی ئێرانیشە، یعنی هەم ئاستی ناوخۆ هەم لە ئاستی دەرەوە گەمارەوەی خاتە سەر. یعنی ئەوەی کە ئەو بەرنامەیەتی یعنی بەندەر عەباس، بەندەری ئیمام خوێنی، بەندەری بوشەهر، بەندەری پارس، بەندەری چابەهار، هەموو ئەم بەندەرانی کە ڕەبتن بە ئێرانەوە لە بەشی ئاسیاوە لە بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی ئێران ئەخنکێنێ لە هەم هاتوچۆیەکی بارزرگانی تەبعاً تەنها نەوتنا هەموو کاڵایەکیش، چونکە ئەو بەندەرانە سەرچاوەی بازرگانی تەواوەتین لە هەموو ڕێوەکەەوە بۆ ئێران. ئەمە بۆچی یعنی چین و ئەو وڵاتانە
یەکسەر هاتنەتە سەرقەت چونکە ئەو کاتە چین کە بازارێکی وەکو ئێران کە 90 ملیۆن هاوڵاتیە چین ناتوانێت کاڵای پێ بفرۆشێ بەپی ئەم بەرنامەی ئێران بێ رووسیا ناتوانێت کاڵای پێ بفرۆشێ وڵاتانی خلیز ناتوانێت کاڵای پێ بفرۆشن بۆیە زەرەرێک گەیاندەوە ئەمە ترامپ ئێستا دوو ئۆپشین لە بەردەمایە بەپێی زۆرێک لە لێکۆڵینەوەکان یانەوە تا ئەمە جێبەجێ ئەکات دوان هەنگاوی یەکەمێک بپاکردنەوەی بۆمبەکانی ژێر دەریای گەری هورمز و ئەوانەیە کە بە حسابی خۆی دەستیان پێکردو یان ئەوە تا ئەمە ئەکات جێبەجێ ئەکات کە دەرەنجامەکەی زۆر قورسە بێ و شەڕ ئەباتە قۆناقێکی زۆر جیاوازتر و فرسەتێک ئەیە یان با بڵێن بەهانەیەک ئەیە بە سین و بە رووسیا و هەندێک لە وڵاتانی تر بۆ ئەوەی تەداخل بکەن بەهانە ئەیە شەر نییە بەشداریکەن بەڵام بەهانەیەکیان لەدەسا ئەگەر بێت و بەشداریکەن یانە ئەگەر ئەمە جێبەجێکە ئەگەر جێبەجێشی نەکە ترامپ بەڕاستی تێچوویەکی سیاسی و دیبلۆماسی گەورەیە بە خودی ترامپ چونکە کاک حەکیمم بیرمان نەچێ ئێستا نرخی وزە لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە بەرز بووەتەوە خۆ ئەمە وڵاتی ئێرانیە بڵێ چی ببێ ئەمە وڵاتێکی شۆڕژگەڕین میلەتمان ڕاهێناوە لە هەفتاونەوە گیانی شۆڕژگێریان هەبێ بەنانەڕەقەی خۆیان بخێ ئەوان لەسەر سزا ئەوان هەڵبژاردنیان لەڕێ ئێستا بەپێی زۆرێک لە ینی زانیاریەکان ئەمریکا گەیشتە ئەو ڕادەی بڕێک سەرکەوتن تۆمار بکە بۆ ئەوی بیباتەوە بۆ وڵاتەکەی خۆی 2 سا سەرۆکایەتی ماوە یانەوە تا ئەبێ ئەم بە دۆڕان یا لای کەمی ئەها انتیباهێک لە ناو خەڵکی ئەمریکا دروست بێ بڵێ ئەم جەنگە خۆشببختی بۆ ئێمە نێنا قەیرانی بۆ ئێمەنە لێرەوە جمهوریەکان دۆڕانێکی گەورە تووشانە بێ و ئەم 2 ساڵی کە ماوێتی ترامپ ڕێگۆکوایە لەسەر ئاگر بێت بەردەوام فشارێکی گەورەی لەسەر بێ لێرەوە قسەیەکیشێ کە هەیە چکە زۆر ئەو قسە بیست ئایا ناتانیاهۆ چۆن ترامپی هەڵخڵەتانە بۆی بێت ئەم شەڕەوە ناتانیاهۆ مامەڵی خۆی کردو لە ڕووی دیبلۆماسی و تێچ و زۆرێک لە شتەکانی تاکە شتێک کە سەرنجی ترامپی ڕاکێشاوە ئەوەیە کە ئەم جەنگە زۆر ناخایانێ بە توانایەکی سەربازی هەردووکمان بە تەواوەتی لاوازەکە و لەسەر مێزی گفتوگۆ کۆتایی پێێن لە کەمتری ماوەیە کە ئەمە مەیسەر نەبووە تێگەیشتون کە ئامانجی ترامپ لەگەڵ ئامانجی ناتۆرە زۆر جیاواز چونکە ئەو سەرکەوتنێک کە ئێستا بەدی هاتووە بەڕای خۆیان ئیسرائیل و ئەمریکا بەهاکەی جیاوازە لە ئیسرائیل بەهایەکی هەیە لە ئەمریکا بەهایەکی تریە ناتانیاهۆ ئێستا بەمەی کە چنیوێتەوە ئەتوانێ گەمەی خۆی پێ بکات ناخۆی ئیسرائیلە بەپێی دەرەنجامەکە گەمەی هەڵبژاردننی پێ بکات گەمەی ئەو کەیسانی پێ بکات کە لە سەرێتی بەس بۆی تاویکە بەڵام ئەم بڕە لە سەرکەوتنی ڕژێمەکە بوو بڵێن کە بیرڕخێن کە نەیتوانیوە بۆ نمونە بەرەی لوبنان زیندوو بۆتەوە سەر ناخۆی ئیسرائیل خۆڕخنی زۆرەی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی لەسەر نەتەنیاوە ئیسرائیل یەکێک لەوانەی کە لە کاتی دانوستانیشە ئەو هەر بەردەوامە لە هەجوم لەسەر لوبنان بەقەدەر ئێران گرنگە بۆ ئیسرائیل هەم لە ڕووی جوغرافیاوە هەم لە ڕووی ئەمنێتی خۆیەوە بۆیە ئەو بەوە زیاد لە ئەمریکا بەدەستێنێ بۆ ناخۆی خۆی کەواتە ئەوەی کە ئێستا بەدەستاتوە لەم جەنگە بەهاکەی زۆری فەرقە بۆ ئیسرائیل و زۆری فەرقە بۆ ئەمریکا دێمە خزمەتت مامۆستا سەبارەت بە گەمارویەکە پێت وایە ینی کاریگەری زۆر بێ لە سەرێنە یاخود پێشتر بۆن ئەمریکا گەماروی سەروان زۆی لای جابوو لە ڕووی دەریاییەوە ئەو کوبا ئەمە بۆ ئێرانیش ینی ئێران وەرەکە بەم گەماروێ تەسلیم بێ یاخود بارودۆخی ئێران جیاوازترە خۆی یەکێکە لە گرنگ کۆنترین استراتیژەکان مەوزوعی گەماروی دەریایی ینی لە پێش مێژوو پێش ینی زاینەوە هەبووە لە یەکەم جەنگی جیهانی هەبووە بۆ نمونە ئەڵمانیا یەکێک لەو هۆکارانەی کە دۆخی ناوخۆی خراپەوە بوو کە ئابلۆقی دەریایی خراایە سەر نیانە هێشتێکی پێ بکە لە شەڕی ناوخۆی ئەمریکای ئەبراهام لینکن ئابلۆقی خستە بەشێکی زۆر لە بەندەرەکانی ئەو ویلایەتانی جیا ببوونەوە ئەمەی کوبا 50-60 ساڵە هەیە کاریگەری نەبووە ئێستایانێ بە زۆر بیخنکێنن من نیگەرانەکەم لە چیوەیە ئێمە کە قساکەین خەمانە کە ئەم جەنگە بوەستێ چکە جەنگەکە مەترسیادا بۆ مرۆڤایەتی و بۆ وڵاتانی ناوچەکە و نەتەوەکانی ناوچەکە بەڕاستی هەندیشی تێ ناکەن یعنی ئێمە تەماشا بکەین هەر شەڕێک لەم ناوچەیە سەری هەڵاوە زۆربەی میلەتان توانە ئەمە ئێمە ناگرێتەوە بەڵامەت گرێتەوە ینی ئاگرێت لە دنیشی دراوسێکەتە یان تۆ لە وڵاتێک تاوانەکرێ بێ دەنگەبی ئێوەکو ئێمە کە باسی ئەنفال و هەڵە جەما کرد جاران دنیا بێ دەنگ بوو بەرامبەر بە ئێمە یعنی ئەبێ خۆمان لەوە تێبگەین باش بۆیە
ئێران گرەوەکان تا ئێستا ئەوەیە ئەمان کاتیان زیاترە بەرگە زیاترێکرێن لە دۆناڵد ترامپ چکە دۆناڵد ترامپ بەناو بانگە ینی پشووی زۆر کورتە و خۆشی زۆر بەهی نەزانێت و باسی ئەوەی پاپات کرد لەگەڵ پاپایە کەوتۆتە شەڕ من گەبیری بێ بەرنامەکەی تروتم خۆی بە مەسی حەزانێ ئەڵێ لە ئەبراهام لینکن کە فیشەکێکیان نا بە مێشکۆ کوشتیان غەدری دارن لێکرا و دوێنێ بێرە ڕسمیکی دانا خۆی کرۆ بە مەسیح دوایی ناچار لای برد ئەڵێ وەڵاوە وەنزایی دکتۆرم این خەڵک چاکەکەمەوە یعنی ئەمە تاکتیکێکی تەنها جەنگ نیە تاکتیکی دانوستانە بۆ چونکە لەگەڵ ئەم هەنگاوەیە ڤانسیەتە سەر تەلەڤیزیۆن چونکە لەناو ڕاگەیانی ئەمریشیە ئەو هەوڵەی ئەمریکا بۆ دانوستانن بەخرا باسەکرێت یعنی من بەرنامەی پێشوو لەگەڵ تۆ باسم کرد ئێران بە 60 کەسی تەکنیکی و شارەزاوە چووە ئەم 4 کەس هاتوون کە هیچیان نایزانن لە تەکنیک و لایەنە تەکنیکیەکانی وردەکارەکانی ئەم شتانە چواری ڕئیسی بوو بە ئەگنا 300 کەس بوو تقریبا ئێرانەکان نه ئەمریکا نه ئەمریکیەکان زۆر کەم بوو چونکە بۆ نمونە کە ئێران هەمیشە ئێستا دانوستانەکەی پێشوش ئەڵێ ئەو دیرانەمی من پیتانم بۆ کۆتا 160 ئامادەم لە ناوخۆی ئەمریکا لەژێر چاودێریە ناوخۆی ئێران ئەمریکاشی باتیاوێ بەڵێ کەمێکەمە بۆ ئاستێکە مەترسی نەبێت چونکە ئەمریکا کە چووە دۆناڵد ترامپ وتی چی وتی ئێمە دەخالەکەی ئێرانمان قبوڵە دوای عراقچی دەخالەکە و 15 خاڵەکەی بەیەکەوە کرد بە بەیانێک ترامپ ئەمەی لە تروس سۆشەڵەکەی خۆی دانا ئەمەی عەباس عراقچی بەس ئەمان چوون یەکسەر بە بەرنامەی ئەتۆمی دەستیان پێکرد چکە هەندێک لە ئەندامانی وەفدەکەی ئێران و ئەوانەی ئەمریکاش قسەیان کرد ئەوەی ڕۆیتەرجیش زۆر بە وردەکاری باسیەکە کە زۆر نزیک بوون لە ڕێکەوتن یعنی وردەکاری زۆری تایە بگرێت ڤانس زۆرترین تەلەفۆنی بۆ دۆناڵد ترامپ کردووە چکە بڕیاری لا نەبووە لەسەر شتەکان کە چی بکە و چی نەکات 12 جار پەیوەندی لەگەڵ کردووە لەبەرەوە دۆناڵد ترامپ کە ئەم گفتوگۆیە ئێران نەچۆتە ژێرباری یەک شتی ئەوەیە کاکە ئێران بڵێ من تەسلیمە ئێمە ڕوونایە بۆیە بە دانوستان بەدەست نەهات دوو جار هێرشی کردو دەسەری هێرشەکە سەری نەگرتووە دانوستانێکی تری کردووە لە پاکستان و ئێستش زۆر وردن لەوەی کە بڵێن دانوستان کۆتایی نەهاتووە ینی خولی دیکەمانە بێ و باش چوونەتە پێشەوە ئەم مەوزوعی ئابلوقەیەش وایە پێی وایە ئەمە ئەتوانێت ڕەفتاری ئێران بگۆڕێ کاریگەری چی دەبێت بۆنم لەسەر بەندەرەکانی ئێران بێ چکە ئێران دەڵەگەر بۆ من نەبێ نابێ بۆ عەرەبیش بێ بەندەرەکان کاریگەری چی دەبێت بۆ جا خۆی مەترسیەکە چییە ئەگەرم شتە ببنەوە بەردەوام بێ یاخود ئەگەری دروست بوونەوە شەڕی شەیە ئەگەر بەم شێوە ئابلوقەکە بەردەوام بێ ینی لەگەڵ هێزی دەریایی ئێران و بڵێن ئەمریکا خۆی ئەمە بەشێکێکێتە سەر وڵاتانی ناوچەکە وڵاتانی ناوچەکە هەندێکیان و تازە ناوێم شەڕە بۆ سێمادان دەستان پێکردووە بە تایبەت سعودی و ئێماراتوانە ئێستا بە پێچوانەوە وابزانم سیاسەتیان ئەڵێن ئەمە باش نییە بەڵام بۆ نمونە یەک دوو گریمانە بەیانی کە شتێک ئەوێت ئەم ئابلوقەیە تێپەڕێنێ ئەمریکای تەقێنێتەوە و ئەی کوژێت بە کەشتی بۆ خەڵکی لە سەرینەکەی ئەمە خێرا دروست خۆ ئابووری نێودوڵەتی بۆ وایە چکە ترس هەیە دڵنیایی نییە لەوەی کە خەڵک بەوێ بڕوا سەلامەت بێ کۆمپانیەکانی دنیا ئەمریکا 50 ملیاری داناوە ئەڵێ من خۆم تەئمین ئینشۆرەنسەکەم بۆ ئەم کەشتیانە با بڕۆن نەترسن باشە بەڵام ناکەن ینی لە پاڵەوەشە ئەگەر ئەمە بۆ نمونە ئێران هەستی کرد بەو سیاسەتی پێش و ڕێگری ناکە هەمووی لەخۆم ڕێژەکە چکە دۆناڵد ترامپ چەند جاوتی من هێزی دەریای ئێران لە نابردووە بەچی لەخۆم ڕێژراوە بڵێ ئێستا پاکمان یان لە بنکەیەکی یان وێزگەیەکی تری وزەی ناوچەکە ئەیا بۆ نمونە بە درۆنێک چونکە مەترسیەکە چییە بچینەوە سەر ئەوەی کە دۆناڵد ترامپ هەڕەشەیە کرد پێشتر هەڕەشەی تونتر بکە نەکرد بۆ نمونە ئەو هەڕەشەیە جێبەجێشی نەکردەوە گەمار و دەریاکەش بە تەواوەتی جێبەجێ دەکەن کەوتی شارستانی تێکرد لە ناو دەبین ئەمە گرفتەکەی دۆناڵد ترامپە ینی کەسێک کە شارەزا نەبێ لە بوارەیە کاشتی جیاجیا تاقیەکاتەوە بۆ منە فیتەری نازانێ من باوکم فیتەر بووە هیچی لێ نازانم ئەگە بڵێ ئەو بڕغم بۆ بکەرەوە ئەبێت ئەنواحینم بۆ بێنی تا تاقیەکەم وەکامیانە دۆناڵد ترامپ لە ڕۆژی یەکەمەوە بۆ من بە تۆ متووە بۆ شتێکە گەڕێ بڵێ من ئەم سەرکەوتنەم بەدەستێنا بیاتەوە بە خەڵکی ئەمریکا لەبەرەوە ئێران ئەتوانێت ڕێگە بات کە بە نۆرماڵی نەوتوشتەکە بفرۆشتی وم پێشمان بەدیرەوە زێ لە ڕابردووە زۆر شت هەبووە کە بۆ هەنێ جاوتراوە لە ڕێ عێراقەوە نەوتە فرۆشێ چەندین وڵات دراوسەیەتی گرەوەکەی ئێران لەسەر کاتە ترامپیش بەناوبانگە بۆی پشووی کات بکوژێ نە پێی وایە بە کات ئێباتەوە بە پشو درێژی باتەوە دۆناڵد ترامپیش بەناوبانگە کە زۆر پشووی کورتە
يعني ئێستا ئەوەی کە من ئەگەر بیرێ بێ لە مانگی سێ سەرەتای سێوتم دۆناڵد ترامپ بێزار بووە لەم شەڕە. ئێستا ڕاگەیانەکانی ئەمریکا هی نەکەنەوەڵێن کاکە تااقەتی نەماوە ئەوێت کوتایی پێبێنێ بڕە بۆ کوبا بۆ مۆزوعێکی دیکە چکە لەگەڵ چینی شاقەرار بۆ دیدارە هەبێت دو ئاخرا تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە. بۆیە هەر شتێک بکرێت کە ئێستا وڵاتانی ناوچەکە هەمویان لەو هەوڵیان بە تورکیا و بە سعودیە و بە میسرەوانەوە نەگەڕێنەوە بۆ شەڕ چکە مەترسیدارە بێ. باش دوای لەسەر چینیش قبول دەکە کەشتەکانی نەڕۆن لە سەرودەی مەخزوت کاکتور سەباربووی کە ئێران هیچ بەدیلێکی دیکەی هەیە بۆ نمونە ئەگەر بەندەرەکانی هێدا بەخێوک و بەڕێزوتە زیاتر لە سەدانەوەتی بازرگانێکی لە ڕێی ئەوانی و لە ڕێی دەریاوەیە بەدیلی دیکەی هەیە یاخود خۆی ڕاهێناوە لەگەڵ ئابلوقی یاخود کاریگەری دەبێ بڵێن. بەڵێ خۆی پرسیارێکت جواب بوو کە گوشت دکتۆر وشار وتی بۆ من ئەمریکا ئەگەر بێت و ئەم ئابلۆقە بشکێنرێت یا بڵێن هینێک تێپەڕ بێت بەو بەحرەیە بەو شوێنە کەشتێک ئەگەر مجازەفەی کرد چی لێ چی لێکە ئەلێرە با پێت بڵم چی لێکە ڕایگەاندۆ بەم جۆرێکە هەج وڵاتێک ئەم ئابلۆقە بشکێنێت لە 150 باج ئەخاتە سەر کاڵاکانی کە ئێتنەوە ئەمریکاوە ئەمە یەکێکە لە ئینزارەکان یعنی خۆی ئەوەی ئێران گومرکی بەڵێ ئێران ئەو هینەوەی کرد فەشەل لە ناو دادگای ئەمریکا هەڵی وەشان ئەو کاتە بۆ ڕێخستنەوەی باجی گومرگی ئەمریکا بوو لە ناخۆیان لە ناخۆی ئەمریکا خۆیان ئەمان بەدڵ نەبوو بەس ئێستا لە کاتی جەنگایە من ناڵم 100% جێبەیەکە بەڵام ئەمە کارتەکەیەتی کە بەدەستەوەیەتی بەڵام حتمما ئەمریکا ناتوانێت وەکو ئێران مامەڵەکە بۆ فراوانکردنی جەنگەکە و لەبەرەوەی ئێران هەڕەشەی سڕینەوەی لەسەر شڕینەوەی ڕژێمەکە و ئەم دەسەڵاتە نەخودی ئێران وەکو ئیمپار وەکو شارستانێتێک بەڵام ئەمریکا ئەو هەڕەشەی لێ لەسەرنی ئەمریکا هێرشەکە بۆ یە کە هێرشەکە ئەو پێی وایە ئەم ژەنگە بدۆڕێن نەدۆڕێن ئەمریکا هەرەمێنێتەوە ئەوەی کە ئەدۆڕێ ترەمپە و بۆ نمونە حیزبەکەیەتی بۆیە ئەوان ڕێگەنیان بەو جۆرە مامەڵەکەن خەریکی تەقانەوەی کەشتی ئەوە بن هاتووە بەم شێوازە مامەڵەکە لەگەڵ هەر کەشتێکە هەج وڵاتێک کە ئەم گەمارەیە ببڕێ ئەوەی کێک لە خاڵەکان ئێستا بۆ بەدیلی گەری و هەمرزش دوو ئۆپشن دانراوە کە بیانەوێ بە لە 150 تەعویزی ئەو نەوتە بکەن کە بە گەری هورمزاڕوە گەری هورمز ڕۆژانە 20 ملیۆن بەرمیل نەوتی پیاڕات ساڵانە بە نزیکی قەباری بازرگانی گەری و هورمز ساڵانە 600 ملیارد دۆلار طبعا هەر نەوتی پیا ناڕوە داو دەرمانی پیاڕوە بابەتی تەکنۆلۆژی پیاڕوە و گوتمان غازی پیاڕوە ئەوانی پیاڕوە بۆیە دوو ئۆپشنە خەنەگەڕ یەکەم بۆریەکی گواستنەوەی نەوت لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات سعودیە لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهڵاتی سعودیە ئەو نەوتە ئەگوازێتەوە بە بۆری کە 1200 کیلۆمەترە کە ئەمە ئەتوانێت نزیکی 5 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لە ئیماراتیش هێڵێکی تریان هەیە هێڵێکی تر ئەخەنەگار و خستی و شانتەگەر کە نەوتی ئیمارات ئەگوازێتەوە بۆ عمان لێوەوە بەبێ ئەوی بڕا بەناو ئەو 33 کیلۆمەتری گوری و مرز کە لە جێ دەسەڵاتی ئێرانە ئەمە بەپێی ینی زۆرێک لە محلەکان ئەمە تەنها ئەتوانێت لە 150 گرفتەکە حەلکا بە کۆمەڵێک بەدیلی ترەوە بەس تۆ پرسیارێکی تر بەندەرەکانی تر وەکو گەری هورمز نییە بەندەری ترمانێ بەندەرێکی تەنها باریزانە وەکو مارکا وەکو زۆرێک لە هینەکانی تر بەندەری بازرگانین ئەتوانێت وەکو ترانزیت بەکاربێنە یا کۆمەڵێک شتی تر بەس ئەمەی گەری هورمز بەندەرێکی سیاسی جۆپۆلەتیکی وزەی زۆر گرنگە یانی تۆ تەسەوڕەکەی ینی هیچ چوار وڵاتێکی تر نییە ئەوەندە وزەیەکەدا بڕوە نەخێت 4 وڵات کە لە کۆی دە بەهێزترین احتیاطی نەوت لە عالەمە نەوتەکان هەمووی لێوەڕە کوێت ئیمارات سعودیە ئێران عێراقەوە بە 5 عێراقی بەجە لە دەکانی لە 11 ئەمە زۆر قورسە بۆ وڵاتێکی وەکو سعودیە زۆر قورسە بۆ خودی ئێران ئەگەر بێت و ئەم حەسارە بخێت دەسەری زۆر قورسە بۆ وڵاتێکی وەکو عێراق ئەگە عێراقی دەمەوە بە تەنکەری کوێتی نەوتە گوازێتەوە خۆی لە سارنەوەی بودجێ وڵاتەکەی بە نەوتەڕوە عێراق یعنی تۆ دیقەت بە ئێستا نایگرێتە خۆی ئەگینە ئەم شەڕە بەردەوام بێ وەک کابراوەتی دۆڕاوی یەکەم عێراق داماوە بە تەنکەر نەوتی خۆی بە تەنکەری کوێت خوشەڵنیە لەگەڵیا بەحساب وەکو بڵێ بارگژێکی مێژووی هەیە لە بینی کوێت و عێراق
بەڵام ئێستا مەمنونی تەنکەرەکانی کوێتە کە نەوتی بە بگوازێت بڕەکەی کەمە 300,000 لە ڕێی سووریاوە. بەڵێ پرسیارێکت کرد دقیق ئەوە بوو کەوتت ئایا ئەگەر ئەم حەسارە بقرێتە سەر ئێران سەر لە ڕووی دەریاییەوە لە ڕووی بەندەرەکانیەوە جەنگەکە چی لێکە بەدڵنیاییەوە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ زۆر زیاکە ئەگەرەکەی زیادەکە ئەگەر چی ئەگەری شەر زیادە بۆ کۆتایی هاتنی ئەم ئاگت بەستە دوو ئۆپشنە یانەوەتە درێژەکرێتەوە یاوەتە جەنگ دەست پێکاتەوە بەڵام بە دەستپێکردنەوەی جەنگ بەڕای من دەستپێکردنەوەی جەنگ ئەگەر دەست پێ بکات لە ئێرانەوە دەست پێ ناکاتەوە لە ئەمریکاوە دەست پێکاو یا لە ئیسرائیلەوە دەست پێکە ئەوان دەست پێشخەریەکەم بۆ دەستپێکردنەوەی جەنگ ئەگەر بێت و ئەم ئەگەر بەسە درێژ نەکرێتەوە ئەگەر درێژیش بکرێتەوە ئەو بە دڵنیاییەوە قسەی تری ئەبێت تەمام شتێکی زۆر گرنگ هەیە یعنی ئێران لەم شەڕەیە بە تایبەت ڕاستە شەڕەکە لە ڕووی عەمەلیەوە بە شێوازێکی چاوکەئی بینی بەرجەستەوە بە شەڕێکی سەربازی ئەبینی ئەمانە هەمووی لە پێناوی شەڕی ئەو دانوستانەیە کە لەسەر مێزەکرێت ئەگەر ئەم جەنگە گرنگ نەبێ بۆ ئەمریکا ئەگەر گرنگ نەبێ بۆ ئێران لە ساڵی 79 یەکەم جارە وەفدی ئێرانی و ئەمریکی لەم ئاستا ڕوبەڕوویەکە ببین لە 79 چەند ساڵەکە 47 ساڵە وەفدی ئێرانی و ئەمریکی لەم ئاستا بەڕاستەخۆ ڕوبەڕوویەکیان نەبینیوە ئەمە خاڵێک باز لە گرنگی مەهامی ئەم شەڕە ئەەکەین کە ئەبێ لە دوای خۆی چی بێنێ خاڵێکی تر هەمیشە ئەو دانوستانانێک کە لە پاکستان بووە بۆ بابەتێکی زۆر نێودەوڵەتی زۆر گرنگ لە پاکستانە کاری لەسەر کراوە ئەمەی کە ئەم تەحولێکە لە ئەفغانستان ڕوویە ڕێکەوتنی دەوحە بوو پاکستان کردی کە بەم جۆرە لە شەو ڕۆژێکە ئەوەی کەس تەسەوڕینەکە ڕوویە وەک گوتمان هەڵبژاردننی پاکستان چەند هۆکارێکێ بۆ ئەم دانوستانە بۆ قەتەرنەوە بۆ ئەوە نەبووە کە نایەنە سەر و خاڵ ئەگەر ویست هۆکار زۆرە بەڵام لەگەڵیشە من پێم وایە ئەم جەنگە لەم یعنی ئەمە پێشبینی خۆمە بەم یەک دوو هەفتە کۆتایی نایەت ئەگەر بێت و ئەمایەکی تێکەم باشە ئەمایەکی تێکەم ئەگەر بێت و ئێران واز لە یەکشت نێنە چکە لە دانوستانەکانە ئەوەی من زانیاریمە بێت ئێران لە یەکەم ڕاوندی دانوستان لە پاکستان نەیویستووە لە حاڵەتی دیفاع بێت ئەمە زۆر گرنگە بۆ ئێران ئێوە شەڕ ئیرادەکە پێشەوەی شەڕی دانوستانکە پێشەوەی شەڕی سەربازیکە ئێوە شەڕی ئیرادەکە چونکە وەک دووتۆبەتی یعنی ئیرادی ئەمریکی ئیرادەی سیاسی ئەمریکی زۆری فەرقە لەگەڵ ئێرانیە ئێرانی زۆر جا شەڕ بە ئیرادە ئەکا بە کەمتر بە بلایانی سەربازی ئەوان پێیان وایە قووەتێکی هائیلیانەیە فڵان جۆر تیارەیانە فڵان ئەوانێ بۆیە لە ڕاوندی یەکەمە هەوڵیاوە دیفاعی مامەڵە نەکا بۆ نەوتێتی من گەروی هورمز ڕاستە نایکەمەوە بەڵام لە حاڵەتی هجومیە باشە ئەڵێ ئەبێ قەرەبووم بکرێتەوە لەو هەموو زیانەی کە لەماوەی 4 پێنجە پێرم کەوتووە ئەمە دیسانە هجوومێکی تر وانە ئەڵێ ئەبێ بە هەموو جۆرێک هێرشکردنە سەر پرۆکسەکانی ئێران کۆتایی پێبێن دیسانەوە ئەوە تا بۆیە وتی نابێ ئەبێ لە لوبنانیش مامەڵە نەکرێ تۆ لوبنان وڵاتێکی ترە بەس هێرشەکە وەگەوەی کە بڵێ لوبنانیش ئایدی خۆمە کەواتە ناوێت لە حاڵەتی دیفاع دانوستانکە ئەمریکایش ڕێک عکسەکەیەکە ئەوێ بە هاوڵاتیانی خۆی بڵێ خۆپشاندێنە هەڵبژاردننی لە پێشە وەزعەکەی ترەم ناسکە ئەوێ بڵێ من ئێرانم بە لاوازی هێناوتە سەر مێزی دانوستان و لە حاڵەتی دیفاع باشە دیمە خزمەت مامۆستا وشێر سەبارەت بە چین پێ دوای ئەگەر ئەو گەمارەوەی بە تاواتی بسەپێنرێ ئێستا نەوتی ئێرانی نزیکەی 2 میلیۆن بەشی زۆری بۆ چینە خۆ بڵێ هەمووی بۆ چینە بەشی زۆر بێ پێ دوایە چینەوە قبول بکات یاخود ئەمریکا دەتوانێت ڕێگری لە کەشتی چینی بکات ئەستەمە و بۆکووتیشم کێشە گەورەکەوەیە ترامپ شو درێژ نییە بەڵام خەڵکی شەی مامۆستا ئێمە لە بەرنامەی پێشتریش باسی ترامپ بەس خەڵکی دڵ ترامپ زۆر زیرەکە بە بەرنامە ئیش دەکا استراتیجی هەیە ئەو خەڵکێکی واشەیە ینی ئەو بیرکردنەوەش هەیە استراتیجەکەی لە چیایە لەناوخۆ ئەمریکای ینی تووشی دۆخێکی زۆر خراپ کردووە دۆناڵد ترامپ ئەو سیستەمەی کە هەبوو هەڵێوەشێن تۆ کاک حەکیم دەرفەتم بە ئەمە ڕوونکەمەوە ئەم کە ئەڵین ئەمریکا یعنی چی هێزی ئەمریکا چییە
لە سەدەی 90 سەردای سەدەی 20دا قۆناغی شۆڕشی پیشەسازی بە شێوەیەکی زۆر گەورە گەشەی کرد، هەموو شتێکی دروستە کرد. یعنی ئەمریکا پێشەوەی بێتە ناو یەکەم جەنگی جیهانیەوە زلهێز بوو لە ڕووی ئابووریەوە. ئێستا چین لەو قۆناغایە. ئەمە یەک. دوو، دوایی طبعاً دۆلاریش دوای دووەم جەنگی جیهانی بوو بە دراوی جیهانی و مامەڵی پێوەکراوە بە تایبەتی لە ئەو پرۆسی پێوترا بە جیهانی بوون زۆربەی ئەو پیشەسازیانە لە ئەمریکا نەمان. دۆناڵد ترەمپ یەکێک لە دروشمە سەرەکیەکانی لە 2016 چی بووە و من پیشەسازی ئەگەڕێنمەوە خەڵوز و ئستیل و کارگەشتی نەما. زۆر شارێکی وەکو دیترۆیت لە ئەمریکا شارێکی زۆر گرنگ بوو، هیچی تیان نەما. بۆ چونکە هەموو چوو بەرەو ئاسیا، خۆی پێڵەن باشووری گۆی زەوی. باش لایەنی سەربازی بوو. تاوان ئابوووریەکی بەهێز بنەمای سەربازیەکی بەهێزە. باشە ئەمریکا لەو جنگانەمە قسەی من نییە، قسەی ئەیهود باراکە کابرا جگە لەوەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو هەموو ژیانی سەرباز و مەجای هەواڵگریا ئیشی کردووە. باشە و چەندین پلەی وەزیری هەبووە کە ئەمریکا هیچ جنگێکی لە دوای دوم جنگی جیهانی نەبردوێتەوە کە بەتەنها کردوێت، هیچ جنگێکی نەیبردوێتەوە. ئەمە قسەی ئەوە. نێمونەی ڤێتنام هەیە، عێراقی، ئەفغانستان هەیە، بەڵێ کۆریای هەتا دوایی. لایەنێکی تری بەهێزی ئەمریکا ناوخۆ بوو، دیموکراسیەکی بەهێز بوو. ئێستا کۆمەڵگی ئەمریکی زۆر دابەز. ئێستا ڕەوخانە هەیە لەگەڵ مارجری تەلە گرینگ، ئەو دیموکراتە ئەم کۆماریە طبعاً لەگەڵ ترۆمپ کۆنگرسمانە یەکیان مارجری وازی هەیە ناچووکە ترۆمپ هەڕەشەی لێ کرد بەیەریان تێک چوو پشتگیری ترامپ پێ کرد، بەس ئێستا هەر عەقڵی لەدەست داوە ترۆمپ. ئەیانەوێت ڕێگی سێم دروستکەن ئەم دوو حیزبە نەبێ بەتەنها، چونکە ئەم دوو حیزبە هەردووشیان بە دوای مەساڵحی خۆیانەوەن و ئەویان کردو. کۆمەڵ دۆناڵد ترەمپ دەستی بۆ هەموو بۆ ڕۆژنامەوانی ئازاد، بۆ دادگاکان، بۆ هەموو شتێک بردووە لە ئەمریکایە. باشە لایەنێکی تری بەهێزی ئەمریکا بەتایبەت دوای دووەم جەنگی جیهانی چی بوو؟ دامەزراوە نێودەوڵەتەکان بوو لە نەتەوە یەکگرتوەکان، سندوقی دراوی نێودەوڵەتی، بانقی بازرگانی، ئەمانە هەمووی بازر ئیسە بۆ نە USAID کە ئەم هات موچەکەی USAID بوجەکەی بەڕێ ئەمە خۆ بەشێک بوو لە هێزی نەرمی ئەمریکا و CIA زۆر ئۆپراسیۆنی لە ڕێمەوە کرد. دۆناڵد ترەمپ هاتووە یەک چەکوشی گەوری هەڵگرتووە کەوتوتە ئەم سیستەمە نێودەوڵەتیە. هاوپەیمانەکانی بنەمایەکی تری قووەتی ئەمریکا بوون لە ناتۆوە بۆ هاوپەیمانەتی لەگەڵ وڵاتانی ئاسیا و ئەم ناوچەیە هەمووی تێگاوە. ئێستا شەو ڕۆژ لەسەر تەلەڤیزیۆنە ئاڵەیەکا خۆ ئەمە چین و ئەم وڵاتانە پێویستیانە بۆ نایان یارمەتیم بن. ئەمریکا جاران پێویستی ناکرێ قسەیە بکە، وڵاتان خۆی لەگەڵی بوون. ئەم ئابلوقەی ڕاگەیان یەکسەر بەریتانیا، ئیتالیا، فەڕەنسا، ئەڵمانیا وتیان ئێمە بە هیچ شتێک بەشێک نین لەوە تا شەڕ نەوەستێ ئێمە ناچینە ناو هیچ پرۆسەیەکەوە کە بۆ سەلامەتی هاتوچۆ بێ لە هورمزە. بۆیە بۆ چین دەرفەتە، بەس چین ناچێ بۆ شێوازی ئەمریکا لە ڕووی سەربازی سوودی لێ دەبینێ. ئێستا لەو جەنگەش کە پێشتر باز دەکەێت چینەکان سوودی زۆریان بینی و لەو جەنگش سوود دەبینن. بەڵێ چکە وەکو پێشتر باسم کرد چین لەم 20 ساڵ 2000 بتواوە. طبعاً دوو دیدگا هەیە بۆ سیاسەتی نێودەوڵەت، یەکیان واقعگەراییە ڕیالیزمە، یەکیان لیبرالیزمە. باشە واقعگەرایی زیاتر تەرکیزی لەسەر قووەت و هێز و ئەمانەیە. لیبرالیزم چەند ئایدیایەکی تیا، یەکێک لەوانە ئەڵێ گەشەی ئابووری بۆنە لە ئەوروپا ئەمریکا دیموکراسی چۆن هات پاش شۆڕشی پیشەسازی هات لەگەڵ شۆڕشی فەڕەنسی. ئەمە ئێرێک هۆبزبام سێ کتێبی هەیە، چرخی دوودوتیژی، چرخی بۆ نمونە شۆڕش باسیەکە بە وردی کە چۆن ئەوروپا بوو بۆ ڕۆژئاوا بوو بۆ ڕۆژئاوایی ئەمڕۆ. باشە لەبەرەوە پیان وا بوو ئەگەر چین گەشە بکە بیهێنە ناو ڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتیەوە ناچارە بێکرانەوە بکا لە ناو خۆیان. ئەمە بەتایبەت لای کلنتن سیاسەتی کلنتن بوو کە ئەگەر چین بەشێک بێ لە سیستەمی نێودەوڵەتی و شەریک بێ ئیتر لە ناو خۆشە ئاگۆڕێت و بەرەو کرانەوە و لیبرالیزم و دیموکراسی ئەڕوا. بەتایبەت نەوەدەکان ئەمە زاڵ بوو کە هەموو دنیا بەرەو دیموکراسی بەرنەگەر بەهێزیش بوو. باشە بەڵام چین لەو ماوەیە گەشەیەکی زۆری کرد و سیستەمەکەش وەکو خۆی مایەوە، بەتایبەت کە ئەو مشغوڵی ئەفغانستان و عێراق بوو نزیکی 20 ساڵی خایەن. بۆیە استراتیژی چین استراتیژیشی هێندە ئابووریە زۆر لەگەڵ ئەیم ئێرانە لە چیا لە چیا یەکەگرێتەوە لەوایە کەگرێتەوە کە ئێران ئەم شەڕە سەربازی کرد بە شەڕێکی ئابووری لە ڕۆژی یەکەمەوە. استراتیکە لە خزمەت بە استراتیژی چین یەکەمە وەسەد یان جیاوازە لە بەڵێ خۆی ئێستا زانی ژی جینپینگ چوو بۆ لای پوتن پێم وایە 2-3 ساڵ پێش ئێستا بوو بزەڵ بینم نییە لەخوا حافیزیە لە پوتن وتی لەم سەدەیە گۆڕانکاری وا ئەبینین قەت لە مژی مرۆڤایەتیانە بوو
پوتین ئێستا بە عشکرا ئەڵێ سیستەمی نێودوڵەتی ئێستا فرەجەمسەریەوە نابێت کە زاڵ بێت سەردەمی هەژموو نەما ینی بۆ ئێستا وڵاتی هەوو ئیمارات بۆ لەم کاتاچێ بۆچی پێویستی پێەتی و عادەتەن کارتی دەست ئیمارات چیە ئابوووریە وەرە ئەم شتە بچینە ئەی بەڵێ ئەوان قۆمارەکەیان هاوڕێجان گرێوەکەیان ئەوان سەرکەوت ئێستا دەڵێن ئەوان دەڵێن مە سەرکەوتوبی لەم جەنگە ئیمارات وا دەڵێ بەرپرسەکانیان زیانی زۆریان بەرکەوت وەرە هاوڕێجان استراتیژی کەندا بەگشتی چی بوو بەڵێ بنکەی ئەمریکی دانە چەکێکی زۆری لێ بکڕە باشە کڕینی ئاسایشی پێ ئەڵەن ئەمە لە سیاسەتی نێودوڵەتیە تۆ خۆت کە ناتوانانی خۆت پارێزی ئاسایشە کڕیت باشە ئەمە جگەلەوەی خۆیان ناکۆکیان زۆرە بەس کورت و پوختی ئەم بابەتە ئەمریکا هێزی دەریایی ئەمریکا جاران ئەچوو بۆ هەر شوێنێک تەواو هێزی دەریایی زۆر گرنگە بەریتانیا بە هێزی دەریایی بوو بەزل هێز بە هێزی دەریایی ڕێگری کرد لەوەی ناپلیۆن داگیریکە بە هێزی دەریایی ڕێگری کرد لەوەی هێتلەر داگیریکە چکە هێتلەر بە چەند هەفتەیەک فەڕەنسای کرد ئەو کەناڵی ئینگلیزیە نەبووایە خۆ بچوایەتە سەر خاکی ئینگلیز شەڕیان پێ ناکرا ئینگلیز ئەمریکا ئێستا هەموو ئەم هێزانەی زۆر هەڕوو ڕۆژی کەشتی ترە هێنێ هێناوە بۆ بابەتێکی وە بەس ئەمە بابەتەکە حەل ناکە ئەم تۆ ئەم دانەتێشێ ئەچی ئەم دانە دەرێنی چکە دوجار ئەمە ئێستا ڕێکخراوە گەورەکانی وزە ئاژانسی وزەی ئەتۆم وزە نیوزەی نێودوڵەتی ئەمڕۆ سندوقی دراوی نێودوڵەتی جێپی مۆرگان گۆڵدمن ساکس کۆمەڵی دامەزرایی گەورە هەن ئەمانە هەندێک شتەزان من هەر سەرم لێ دەناچێ خۆم بەس وەکو هەواڵی خوێنمەوە ئەڵێن کاریگەری ئەم دۆخەی ئەم شەڕە لەسەر ئابووری جیهان زۆرترە بێت لە 73 کە 10 ساڵی خایان تا هەڵاوسان و کۆمەڵێک دۆخ ئاسایی بوو بەڵاو کاتێک وڵاتانی عەرەبی نەوتیان ڕاگرت لە کوردستانی خۆمان هەمووی یەو شەڕ غاز چەنی لێ هات والله ئێستا دەست ناکەوێت تۆ لە خۆت دروست دەکەوێت بەخوا من تەلەفۆن باشی کارەکە دەکەم وەڵامیەوە کاک حەکیمیان ڕۆن گران نەبووە برنج گران نەبووە ئێ باشە خۆ تۆ زۆربەی ئەم شتانە هێشتا ئەوەندە کاتی بەسەرا نەچووە ینی بۆ چونکە ئەمە ینی هیچ زیرەکێکی ناوێت تۆ ژیان تۆ ئەم ڕۆبۆ نمونە گواستنەوەی شتێک بەنزین ئەگەر 1000 بێت لەکوێ و بۆ نمونە 2000 بێت لە شوێی لە ئەمریکا گاڵۆنێک بۆ نمونە $4 تێپەڕان خەڵک $3 بوو بەر لە جەنگ خەڵک بەرگی ناگرێت لەبەرەوە ینی لە بەرژەوەندی ئەوەی کاروان وتی من بەنەوەی شکایڵێ پێرێش باسمان کرد لێرە ئەم دۆخە براوییان نییە بەس ئاستی زیانەکانە گۆڕێ ڕەنگە زیانی هەندێک لە وڵاتانی ناوچەکە لەکتری جیاوازیە بێ بەڵام کەس براوە نیە دێمە خزمەتت کاکتۆر کارۆم پرسیارێک منێکری سپارەت بە ئێران بڵێن ڕێگەی تری هەیە جگەرە دەریایی دەتوانێت لە ڕێ وشکانیەوە ئاسمانیەوە یاخود وڵاتێکە لەگەڵ سزا ڕاهاتووە بەدام سزارە سەر خۆی ڕابێنی لەگەڵم گەماروێش یاخود چۆنە خۆی لە ڕاستیە ئیران ڕێگەی زۆرە زیاد لە 10 ساڵە سەروی 10 ساڵە حەسارێکی گەورە لەسەر نەوتی ئێران هەیە باش پێشتر سووریای هەیە ئیتوانی ڕێگە بە ناوی نەوتی سووریا و نەوتی وڵاتی ترەوە نەوتەکەی خۆی بفرۆشێ و بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگای ترەوە قەیرانەکە لەسەر خۆی سوک کرد و بەڵام هەر قەیرانی لەسەر جا ئێستا یەکێک لە بێتاقاتەکانی ترەمپ ئەوەیە گەری هورمزکە داخراوە باشە ئێران لەوەتی گەری هورمز داخراوە ڕۆژانە $300 ملیۆن زیاتر لە جاران خۆی ئابڵ قەیلاب ئەمە یەک زائیدەن یعنی کارەسات بوو زائیدەن جاران لە کاتی حەسارەکەیە ملیۆنێک و 200 ملیۆن بەرمیل نەوتی ملیۆنێک و 200,000 بەرمیل نەوتی ڕۆژانە فرۆش حەساری خراپ لەسەرەوە ئێستا 2 ملیۆنی تێپەڕانەوە لە ئیداری یەکەمی ترە پات 400-500 هاتە خوارەوە کاتە ئێمە لە کوردستان زیاترمانە فرۆش لە ئێران 90 ملیۆن باڵێ جا قسەکە لێرایە بۆ کۆتایهێنان بەمە من 3 سیناریۆ خەمە بەر چاوی بەڕێز لەسەر ئەم مێزە لە هەموو جەنگێک لەم جۆرە چکە ئەم جەنگە ئەوەندەی جەنگێکی اقتصادیە لە بەرنامەی لە خزمەتە لێرە باسمان کرد کە بۆ جەنگێکی تەواو اقتصادیە وازم 2-3 ڕۆژ دوای ئەوە نەڵم ترەمپ قسەکەی منی کردێتەوە بەڵام وە کابراوەتی بەڵام ڕێک بە نەزوتی ئێران وڵاتێکی ئەوەندە دەوڵەمە لە احتیاتی نەوتە ئەوەندە هەمین وڵاتە لێرە باسی ئەومان کرد کە بۆ ئەمریکا چاوی لە ئێران لەبەرەوی لە احتیاتی نەوتەکە تقریبا 8 مسۆگەر کردووە رووسیا و ئێران ماوە کەنەدایە ئیمارات ئەمانە کەواتە شەڕەکە شەڕێکی اقتصادیە چکە تۆ بە اقتصاد دەتوانی فیولی ینی وزەبەی بە سیاست و بەرژەوەندی سیاسی و مامەڵی سیاسی و دانوستان باش بەس بە سێ سیناریۆمانێ سێ ئەگەرمانێ لە هەموو جەنگێک بەم جۆرەکە جەنگی اقتصادی جەنگی سەربازی جەنگی دانوستانە
عادەتەن هەردوو لایەنەکە یان لایەنێکیان هیلاکە بن دەسەکەن بە ئاگربەست ئەو لایەنێک کە هیلاکە بێ ئەویتر بە خۆی زاڵەکە و دەسەکە بە چنینەوەی بەرەمەکە وەگەوەی بینیمان بەهۆی کەم یعنی با بڵێن نابەرامبەری لە جەنگەکە لە نێوان حەماس و لە نێوان ئیسرائیل ڕوویە باشە ئیسرائیل هەروازی نێنا دەستدرێژی خۆی بەردەوام بوو جۆرێکی تر ئەوەیە کە هەردوو لایەن بەردەوامن لە دانوستان بەردەوامن لە شەڕ بەڵام لایەنێکی بەهێزی تر لایەنی سێم ئێتە ناوە ئەتوانێ دەسەڵاتی خۆی بسەپێنێ هێزی قسەی خۆی بسەپێنێ و جەنگ بە هەردوویان ڕابگرێ وەگەوەی کە ئەمریکا لە جەنگی میسر و ئیسرائیلا کردی لە نێوان میسر و ئیسرائیلا ئەمریکا هاتووتی ئەبێ و جەنگە بۆستێ بۆ لەبەرەوەی زەرەری خۆی تا بوو زەرەری ناوچەکەی تا بوو ئەم جەنگەی ئێران و ئەمریکا لە هیچیان ناچێ ئێران ئەمە بوو شەڕەکەی کە بەردەوام بیستوێتی شەڕێکی ئیرادەکە و شەڕی مانەوەکە بۆ ئەوەی لەسەر مێزی دانوستان بێ بەکەم ترین زیان لێ دەچێت ئێستا هەردووکیان فەرقەکە لە چیایە ئەڵێ یەکێکە لەو نمونانەی لە جیهانە کە باز دەوەکرێ ئەم جەنگە هەردووکیان هیلاکن بەڕاستی هەردووکیان برینارن هەردووکیان لە ڕووی اقتصادیەوە خوێنیان لە ئەچۆڕێ لەوانەی ئێران لە ڕووی سەربازۆ زۆر خوێنی لە چۆڕە لە ڕووی شەهیدەوە زۆر خوێنی لە چۆڕە لە ڕووی قوربانیەوە زۆر خوێنی لە چۆڕە شەهید مەبەستم ئەو خەڵکە سیڤیلێ لە ڕووی اقتصادیەوە زۆر خوێنی لە چۆڕە بەڵام ئەمریکایش بەهۆی ئەوەی کە پێی وایە ئەو هەرگەوری گرینەکەیە ئەو گلیانی کە لەسەری هاتۆتە سەری لە خلیج و ئەو وڵاتانە و وڵاتانی تریش بەڵێ ئەویش خوێنی لە چۆڕێ بۆیە ئەم دوو هەفتەیە سیناریۆیانەوەی کە ئەمانە جارێکی تر برینەکانیان ساڕێجەکەنەوە ئێران گروپەکانی خۆی ڕێگەخاتەوە قیادی خۆی ڕێگەخاتەوە قیادی گروپەکان و لەگەڵیشا ئەو میسایل و ئەو موشە گوشتانی هەیە کە ڕێکی خاتەوە و ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکانی تر بڕیاری خۆی ڕێگەخاتەوە کارتەکانی خۆی ئەگۆڕێت مامەڵەکانی ئەگۆڕێ لەگە وڵاتان چۆن بتوانێت یاریەکە لە قازانجی خۆی بێت ئێستا لەم دوو هەفتە خەریکەوەن نهێزێکی دەرەکی زۆر بەهێزتر هەیە لە هەردووکیان بێت بی فەرزی کا بەسەریانەکە بیوەستێنێت نەیەکێکیشان بڵێ وەڵایی من تەواوەتی هیلاگم تەسلیم بووە ئێران ئێمە ئەزانی زەرەرێکی زۆری کردووە وەزعی خراپە بەڵام گرفتەکە لەوەیە تەسلیم نابێت ئێمە لە دانوستانە کاگین باسی کرد من بەحکومی اختصاصی تایبەتم لە بەڕێوەبردنی نێودەوڵەتی و قیادایە کە ئەمە دانوستان عمودی فەقەری ئەمێ کاک حەکیم لە دانوستانە جاری وهەیە ئێستا ئەم حیزبانەی خۆمە یعنی کوردین بە یەک زمان قسە دەکەین 50 ساڵە هاوڕێ یەک نەزان دانوستان لەگەڵێکە یعنی ئەوە لەوازن لەناو بەس بەرژۆ قسەکە لەسەر نەنا بڕوا بکە ئەگەر بزانن ئوستاز ئەگەر بزانن هەرچەنە لەم بابەتە دوورە بەڵام ئەگەر بزانن عیبەیە کورد دژی یەک ئەوەستە نەتوانە سەرۆک کۆمارێک وەکو 5 ساڵ 10 ساڵەوە پێش هەڵبژێرە بێ لە هەولێر قەرایی تۆ ئەمانە کوردن بە یەکەوە نازانم بۆ بە لەرەوە باسیکەم لە بزنس لە ئیدارە لە سیاست لەمانە کاتێک کە شەریکەیە کە حیزبێک لە ڕووی دۆمەلە ماسی ئەکرێتەوە بە ئاستی نێودەوڵەتیە کۆمپانیا کە بێتە کۆمپانیایکی نێودەوڵەتی قووە و وزە و زانینێکی زۆر بەهێزتری ئەوێ بۆ دیبلۆماسیەت و بۆ هوەری دانوستان چکە تۆ لە ناوخوا ئێستا من تۆ بە زمانی کوردی قسەکەی لە کەڵچەری یەک تێگەین من نەزانم تۆ چی پێ ناخۆشە تۆ زای من چیم پێ ناخۆش وایە بۆیە کاتێک کە دانوستانەکە لەگەڵ وڵاتێکی تر لە ئاستی بازرگانیە لە ئاستی سیاسیە لە هەر ئاستێکایە پێش هەموو شتە پێویست بە دیراسی ئەو وڵاتێ باشە ئێران لەما زۆر زۆر زیرەکە ئەوەندەی من معلوماتمە بێ خۆیاندانیان پیان هەندێک من بۆیە لە هەواڵە هاتم لێرەوە باسم کرد بۆی بکەم ئەو معلومات ئێران زۆر زۆر بە دیراسەی خاڵی زۆف و بەهێزی ترامپی کردو خودی ترامپ چونکە ئەزان ترامپ لە دەرەوەی ئیرادەی ئەمریکا لە دەرەوەی ئیدارەی ئەمریکا مامەڵایەکە بڕیارەکانی کە ئەمە جیاوازترین شێوازی سەرکردایەتیکردنە لە ئەمریکا لە مێژووی ئەمریکا زۆر بەوەدی دراسی ئەوانەی کردو و ئێران کە من یعنی لە شخصێکی سادەوە لە ئێران مامەڵی لەگەڵا بکە زۆر قورسە دانوستانەگەڵێ هەر شخصێکی زۆر زۆر سادە ئەمە بە معنای کەلیمە هیلاکە دەکا تا بگاتەوەی عێراقچی دکتۆرای لە چی هەیە قالیبان دکتۆرای لە چی هەیە فلان بۆیە ئەمانە زۆر نەک شەڕی ئیرادەکەن زۆر زیرەکن لە هیلاکردنی بەرامبەر
زۆر جیرەکن بەڵام زیانی هەردوونا بە جۆرێکە ئەبێ هەنە جار واز لە هەنێ وردەگەمە بێنن بۆ لەبەر ئەوەی بە پێشبینی من ئەگەر ئەم سیسفایر ئەم هینەیش چی پێڵم ئەم ناوبڕە بگاگر بەستە درێژیش بێتەوە من پێم وایە ئەمریکا تا ئامانجەکانی بەدینێن ئەوش لەبەر هۆکاری ناوخۆی جەنگ کۆتایی پێ یعنی درێژکردنەوەی ئەم ئاگر بەستە یان بەکراوەی هێشتنی بەمانای کۆتایی هاتنی جەنگ نییە باشە دوای دێ یعنی دۆخێکی دروستەکە ئاشتی 3 ساڵە لە لوبنان شەڕە 4 ساڵ ئێستا بەڵام هەمیشە ئێوێ هەموو کاریگەری بۆ سەر ناوخۆی ئەمریکا وەکو ئەم جەنگە باشە هەموو کات ئێوێ بە جۆرێک بێ ئەگەر خۆی لی دەرچێ بەڵام هەمیشە ئیسرائیلێکی هەیە بەردەوام ئەم جەنگە بەرداوامی پێ بەڵام ئێمە هەمومان تەمەنا ئەکەین ئەم جەنگە بە کەمترین زیان کۆتایی پێت و ژیانی خەڵک ئاسایی ناوبڕێکمان هەیە بەڵام بە پخوتێگەر بەڵامی پرسیارم دەوێت دوای چین ناوبڕەکەش سەبارەت بە بڵێن کارتەکانی ئێران بۆ گەماروی بڵێن وڵاتانی زۆر تقریم 8 وڵات و شکانی هەیە ئایا و گەمارۆ دەریاوە دەکات ئێران تەسلیم بێ یاخود ئێلان بەدیلی دیکە لە ڕێی وشکانی بێرە جوگرافیک 8 وڵات وشکانی هەیە ئاسمانی هەیە یاخود ئەم گەمارۆوە دەکە ئێران تەسلیم بێ لەسەر مێزی دانوستان گەمارۆنیگەرانیەوە نین چونکە ئێران چەندین ساڵەکە ماوەڵقی هەڵتونێکی زۆری کردەوە بەشێکی زۆری بازرگانی ئێستا بە کریپتۆکەرەنسیەکە خۆ بەشێک لەو باجانش وەرەگەی لەو کەشتیانە پارەی کاش نییە پێشتریش ناتوانێت بەکار چێ زۆر هێندراوی دیجیتال ئێستا ئێرانەکان زۆر نیگەرانەوە نین نیگەرانی چین ئێرانەکان نیگەرانی ئەوەن ئەمە پلانێک بێ بۆ ئەوەی وردە وڵاتان هەمووی کۆ بنوێسە خۆی قوتێکی ئێران چییە ئەوروپا و ئاسیا و بەشێک لە وڵاتانی ناوچەکەش ئێستا لەگەڵ ئەمریکایە نین لەم شەڕەیە نەچوونێت ناو شەڕەکەەوە بۆ نوعی کە ئەمریکا ویستوێتی بۆیە نیگەرانەکەی ئەوان ئەوەیە وردە چینی لێ بکەنەوە رووسای لێ بکەنەوە رووسیاش ڕەنگەم دۆخی پێ باش بێت چکە خۆ پوتن خازانجەکە هەرچەنە ئەوەی ئێرانی کازلنسکی شێکات دا لە کێڵگەنەوتەکانی کەشتێنێت تەقایەتەقێری و تەکنیکە بووە ئەخی خۆ یەکێک لە دوڕوویەکانی ڕۆژاوا لەما دەرکەوت ئەوەی کە رووسیایی کرد بەرامبەر بە ئۆکرانیان و تاوانی جەنگێکە چی خۆیان هەمان شتیان کرد ڤانس ئەڵێت ئەمەی ئێرانێکە تیرۆریزمی ئابووریە خۆشی هەر هەمان شتەکە یعنی هەمان شت پێڕەوەکە لەبەرەوە ئەنیێم گەماروێوانە کە ئێران تەسلیم بێ لەسەر مێزی دانوستان پێم وایە هەر هەمووشیان بکوژن تەسلیم نابێت هەمویان بکوژرێن ئەو سەرکردایەتی وشتە مستحیلە هەرچەندە ئێستا یانوێ بڵێن قالیباف معقولترە و ڕێک و پێکترەوە قسەی لەگەڵا بکەین ئەمزانی ئەمنەوەی سوپای یەکشتن هەمویان جگەلەوەی لە قۆناغی خامنەیە پێگەشتون کاتی خۆی بەهۆی جەنگی ئێرانەوە خوێنیان پێ نەکراوە هەمویان خاوەنی دکتۆرا و ماستەرن لە بواری زۆر گرنگە هەمویان خوێنەوارن باش سوپاسان دەکەم ناوبڕێکمان هەیە دێمەوە خزمەتان بەڵێ بینەرانی بەڕست سەری کاژمێر دەینەوە خزمەتان لەگەڵمان بێنەوە قسەی زیاترمان دەبین جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتان داین بۆ قسەکردنی زیاتر لەسەر لێکەوتەکانی جەنگ ئاگر بەستە درێژ دەکرێتەوە ئایا و توێش ڕوودەدا یاخوو بەرەو جەنگ دەڕۆین و لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا هوشیار عومەر عەلی و دکتۆر کاروان حەمە ساڵح مامۆستا هوشیار پرسیارێکی تر لێ بکەم سەبارەت بە لێکەوتی ئەم جەنگە لەسەر ئەمریکا ئەم جەنگی ئێران و هەم جەنگی غەزەش کە دوو جەنگە لە ماوەی بڵێن دۆناڵد ترامپ بوون کاردووکی بڵێن پشگیری ترامپە بوو بۆ ئیسرائیل لەو غەزە لەو جینۆسایدی کە کرا لەناو ئەمریکا کاردانەوەی ڕێی گشتیە بوو ئەم جەنگەش کە لێکەوتی ئابووری هەیە لەسەر ئەمریکا ئێستا بڵێن گاڵۆنێک لە $3 چۆتە $4 بانزین یاخود بڵێن سوتەمەنی کاریگەرچی لەسەر ناوخۆی ئەمریکا لەسەر هەڵبژاردنەکانی مانگی 11 پێ دوایە گۆڕانکاریەک ڕووبدا یەکلاکەرەوە بێ من مانگێک پێش ئێستا و قسەم کرد کە چوونی ترامپ بۆ جەنگیان نەچوونی بەشێکی پەیوەندی بۆ بابەتەوە هەیە و لە ئێستاشەوە دەرکەوتوانی ڕۆژ بە ڕۆژ ئەندامانی کۆنگرێسی کۆماریەکان وازەهێنن ینی ژماریان زیاد دەکات پێم وایە 36ەکەی تێپڕان کە پێشتر باسمان کردووە لەبەرەوە بەدڵنیایەوە ئەنجومەنی نوێنەرانی لێدەستداوە پێشتریش باسم کردەوە من ئەکەوێتە سەر ئەنجومەنی پیران ئەگە ئەنجومەنی پیران لە دەستبات کارە ساتە بێت چی ئەگەر ئەنجومەنی نوێنەرانیش لە دەستدا بۆ نمونە چی ڕوودا بۆ لەو 2 ساڵێک کە ترامپ دەیمێنێ لە ئەمریکا و بە پێی دەستوری ئەمریکا سەرۆک جێبەجێکارن دەسەڵاتی جێبەجێکردن کە سەرۆک لە سەرویەتی بەبێ کۆنگرێس ناتوانێت هیچ شتێ بکات بۆ هەموو شتێک پێویستی بە کۆنگرێسە بێت
لە دانانی دادوەرێکەوە بۆ بودجە بۆ ئێستا بۆ ئەگەر دیموکراتەکان زۆری نەبوونە ڕەنگە ئەمارەستی ئەم جەنگی ئێران بەم شێوەیە نەبووە. بەس ئەم جەنگی غەزە بڵێن ئەو جەنگی ئێرانیش کاریگەری هەیە بوو لەسەر ڕایگەشتی ئەمریکا لەسەر وێنەی ئیسرائیل لەسەر وێنەی ئەمریکا لە ناوخۆی ئەمریکا لە جیان ئیسرائیل لە هەموو دنیاە لە ئەمریکای لاتینەوە بۆ ئەفریقا و ئاسیا و ئەمریکا و ئەوروپا بینیومانە لە ئەو خۆپشاندانەی لە زانکۆکانی ئەمریکایە کران مەگەر لە کاتی جەنگی ڤێتناما کرابێت و یەکێک لەو سەبەبانشی کە کامل هاراس دەرنەچوو بۆ معلوماتە ئەوە بوو کە خوپیان وە بوو ئەو بایدن پشگیری ئیسرائیلیان کردووە. ترامپ کە هات وتی من کۆتایی بەم شەڕانە ئاهێنم. عربەکانی شیکاگۆ چەندین ملیۆنە نەتوان دەنگێک لایکەنەوە بەڵێ مسلمانان بەگشتی نەک هەر عەرەب چوون کەمپینیان بۆ کرد ڕاستە خۆتیان دەنگ بن بەم چکە ئەم سەرۆشی ئاشتیە. ینی ترامپ جگە لەوەی کە ئەم کاریگەریە هەبووە بەڵێنی سەرەکی ترامپ بۆ خەڵکی ئەمریکا چی بوو؟ ئەیوت ئێمە ئەبێ خەمی ناوخۆی ئەمریکامان بێ کە ڕێژێکی زۆر کۆچبەر ملیۆنان هەیە کۆتایی پێبێنین ئابووری و پیشەسازیمان دروستکەینەوە بۆ نمونە ڕێگەوبان و فڕۆکەخانی خۆمانی ئەچیتە وڵاتان فڕۆکەخانەکانی ئێمە لە چاوان ئاڵی جیهانی سێهەمە بۆ چونکە پارەکانمان لە جەنگە بۆ نەکەین. ئەمە جۆرێکە لە خیانەت لەو بەڵێنی بە تایبەتی ئەوەی کە پێوترێ ماگا کە جۆرێک لە هاوپەیمانی هەبوو. ینی بۆ نمونە ئەم وێنەی کە دایناوە خۆی کرۆ بە مەسیح هەموو کاتۆلیک و مەسیحەکانی لێکردبین بۆ لای بڕسمەکە باشە چکە تۆ ناچی لەگەڵ پاپای ڤاتیکانە بکەیتە شەڕە دەمویان شتیوان نییە. ئەم ڕۆسەرە گۆزیرانی تاالەوتی پاپا ئەرشی ئەوەیە دژی جەنگ بێ بە تایبەتیش کە ئەم جەنگە جەنگێکی ناقانونیە جەنگێکی نادەت پەرۆرانەیە کە پاپا شەرەوەی وتوانی. ترامپ لە کۆشکی سپیکەوە بێتەوە کۆمەڵێک قەشەیەن دوعای بۆکەن و ئاەت وەزیری جەنگ هەموو کۆنگری ڕۆژنامەوانەکانی بە ئاەتێک لە هین دەست پێەکە لە تەورات لە ئەنجیل دەست پێەکە پاپالێکە کە مەسیح ئێوەی ناوێ مەسیحی ئاشتیە و دەستان خوێناوی ئێوەی ناوێت دەستان پڕن لە خوێن لەبەرەوە وێنەی ئیسرائیل ئێستا ئیسرائیل استراتیژیان تەمان ئەیپاک گۆڕیوە لەم هەفتەی پێشوە یانێ پشگیری دیموکراتەکان بکەن بۆی کە دیسان لەگەڵیان نابن و کێشەکە لە ئەمریکا هەرەوە نیە کۆمارەکان لەلایەن لۆبی ئیسرائیل و کاریگەریان لەسەرە ینی دیموکراتەکانیشە بۆیە وتم ئێستا هەندێک لە کۆنگرسمانەکان ئەڵێن ئێمە ئەبێ ڕێگەیەکی تر بگۆزینەوە بۆ نمونە. یەکێک لەو دیاردانەی کە لە ئەمریکا دروست بوو ئەو زۆهران مەمدانی کە لە نیویۆرک بردیەوە ترامپ دژی بوو هەموو دەوڵەمەنەکان دژی بوون چکەی باجە خەمە سەریان حتا حەزبی دیموکرات خۆی جیمز جێفریز لە بۆ ئەنجومەنی نوێران چەک شومەر لە ئەنجومەنی پیران ئەمانە پشگیریان نەکرد. بەڵام ئەمە دلیلێکی تر یاخود بەڵگەیەکی ترە کە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکان حەکیم سەرکەوتوو نەبووە. ینی هەموو میتۆدەکانی گرتە بەر 2023 هات عێراقی ڕۆخان بەهێزی زەمینی نەتیجەکەی چی بوو؟ شەڕی ناوخۆ تیرۆر تام ڕۆی عێراق استقراری نییە. لە لیبیا هێزی زەمینی نەنارد هێرشی ئاسمانی کرد قەزافی ڕۆخان نەتیجەکەی چی بوو؟ ناسەقامگیری و تیرۆر و ئەم شتانە. لە یەمەن نەهێزی ئاسمانی نار نەهێزی زەمەنی وتیان کاکە بە ئاڵوگۆڕێکی سیاسیانە بکرێت علی عەبدوڵڵا ساڵح بڕوا کەسێکی تر بێت باشە نەتیجەکەی چی بوو؟ جەنگی ناوخۆ و برسێتی و قەیرانی مرۆیی ئەوەی کە ئێستا ئیبینی. بۆیە کە هاتە سەر سووریا ئۆبامە تەداخلی نەکرد لە سووریا شیشی نەکرد هەتا داعش بە تەواوی بەهێزبوو بەڵام هەر نەتیجەکەی چی بوو؟ شەڕی ناوخۆ ئەوانە. چونکە لە ئەمریکا دوو دیدگا هەبوو بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ ئێرانیش. یەکیان ئەوە بووە کە بەهێز بیکەن باشە یەکیان ئەوە بووە کە تۆ ناتوانیت لەگەڵ ئێرانە بچیتە شەڕەوە چکە شەڕەکانی تر ئەنجامەکەی و بینیوە ڕێبکەو. ئۆباما بۆ ڕێکەوت ئۆباما ڕێکەوت لەگەڵ ئێرانە ڕێگریەکە لە چەکی ئەتۆمی دوای ئێران ئەبەستنەوە بە سیستەمی ئابووری نێودەوڵەتیەوە. ئێستا ئێران دابڕاوە لە سیستەمی نێودەوڵەتی وەکو وڵاتی جووک و تورکیا نییە کە بۆ نمونە ئەمریکا بتوانێت لە ڕووی ئابووری گەر بیرێ بێ کە ترامپ ڕێگەیدا هێزەکانی تورکیا بچنە سەر ڕۆژاوا 2019 بوو یان 2019 باشە دوای کە زانی غەڵەتی کردووە پەشیمان بوو ئەو نامە نادیبلۆماسیەکەی بۆ نارهەڕەشەی کرد یوتی چیوتی ئابووریەکە دوێرانەکەم تورکیای وەستان. لەبەرەوە ئەم شەڕە کە ترامپ کردوێتی بەبێ هیچ بەشداری دامەزرا بەبێ ڕێی گشتی بووە جۆرج بوش کە هات بۆ عێراق 180 خەڵکی ئەمریکای لەگەڵ بوو. بەزێک بە پوختیش لەسەرەوە کە ئەمڕۆ سەرۆەزیرانی ئیسپانیا کە زۆر دژی ئەم جەنگەیە
ئاسمانی وڵاتەکەی بەرەوفرۆکەی جەنگی ئیسرائیل ئەمریکی داخست لە چینە بەڵێ یاسای نێودوڵەتی لەلایەن ئیسرائیل پێشەی لەکرێ پێویستە چین ڕۆڵی خۆی بگێڕێ. ئەمڕۆ سەرۆکوەزیرانی ئیتاڵیا بە هەمان شێوە جۆرجە میلۆنی ئافرەتەکە قسەی کرد دەڵێ ڕێکەوتی سەربازی هەڵپەساردووە. ئەمەش لێکەوتی ئەم جەنگەیە کە درزە دروست بوو. بێگومان ئەزانی ناتەنیاهوو ئەمانە بەڕاستی سنووریان نەهێشتوەتەوە، ینی حتا ئەوانەی خۆی ئیسرائیل ئۆڵمەرتێکێک بوو لەوە کەس 2006 شەڕ لەگەڵ حیزبوڵا دەستی پێ کرد، ئۆڵمەرت سەرۆکوەزیران بوو. ئەڵێ ئەو هێرشەی کە ڕۆژی ئاگربەستەکە کردی بە یەکجار لە 400 شوێنیدا، ئەڵێ ئەمە شتێکی قێزەونە، هیچ ئیسفادەیەکی هیچ لە دیجەیەکی نییە. ناتەنیاهوو ڕێگۆک هاوشێوەی ترۆمپ ئاسایش و ئەمنیەتی ئیسرائیلی بەستۆتە بە خۆیەوە، پێی وا بوو ئەم ڕزگارکەری ئیسرائیل بەس ئیسرائیلی لە ڕووی ناوخۆ و هەرێمی و نێودوڵەتیەوە بەرەو گۆشەگیری و لە ناوبردن بردووە. بەس خەڵکی شەیە دەڵێنەوەی کە نەتەنیاهو بۆ ئیسرائیلی کردووەی سەر وەزیرانی کردەوە خوێنەوە شەیە چییە بۆ نمونە هەموو جەنگە لە دژی ئێران ئەو حوسیەکانەوە حیزبوڵڵا ئیسرائیل کە 67 بە 6 ڕۆژ بردیەوە 200 موشێکی ئەتۆمی هەیە، باشە یەکێک لە ئابوورێ بەهێزەکانی هەیە، ئەم هەموو هاوپەیمانەی هەیە بە ئەمریکاشەوە، تا ئێستا ئیستیقراری کردووە ئاسایشی هەیە نیەتی. باش دەیمە خزمەت کاکتۆر مێمە خزمەت بەڕێز سەبارەت بەوەی کە ئەگەرم گەمارەوە دەریایە بچێتە بواری جێبەجێکردنەوە، ئەگەری هەیە حوسەکانیش بابوو من دەبدابخەن یاخۆ کاتێک پێشبینی کراوە نرخی نەوت چی لێدە لەسەر ئاستی گیان، ئایا وڵاتان بەرگەی دەگری ئابووری گیان وەرە ناوخۆی ئەمریکا؟ بەڵێ بە دنیای و تەسیرەکاتە سەر نرخینەوت، ینی تەنها بەم ئاگربەستە نرخینەوت لە 115 دابەزی و بە تەبعاً ئەمە مامەڵێکی بازرگانیش لە ئاستی نێودەوڵەتیە، ینی ئەوانەی ئەم هەواڵی زاپێوتە ئینساید ئینفۆرمیشن، زانیارێکی ناوخۆی ئەوانەی کە بڕیاردەرن لە سیاسەتی نێودەوڵەتیان لە نێو ئەمریکا و لە نێو ئێرانە، ئەمانە ئەو زانیارانە ئەفرۆشێتەوە بە شەریکاتی نەوت. زۆرێک لە کوڕ و ماڵ و مناڵی خۆی هەیە لە ئێساڵەن کوڕەکەی خۆی قازانجێکی زۆری کردو پێش ئەوەی کاتێک دەزان ئەگەر بەس ڕادەگەێنرێ دەچنەوە دەفرۆشن کە پێوتە ئینساید ئینفۆرمیشنە، ینی لە بۆرسایە بۆ نمونە هەیە پێشەوەی ئاگربەستەکە ڕابگەێنرێ معلوماتی لە ناو خۆی بڕیار بەردەستەکان کڕیوە بۆنە بە ملیۆنە دۆلار، ئێت پێشەوەی کە ئەزانە ئاگربەست ڕاگەێدە هەموو نەوتەکە ئەفرۆشێ 15 ملیۆن خێرەکە ملیۆنەگای بکات. بۆیە کۆمەڵە خەڵکی شەن سیاسی لەم ئاسیا بازرگانێکە پرسیارەکەمان بیر نەچێتەوە، بەڵێ نرخی نەوت بەرزە بێتەوە بە تایبەت ئەوانەی کە بەشن ئەو معلوماتان بە دڵنیاییەوە کە نرخی نەوت بەرزە بێتەوە لەوانەیە هەیان بە ئێستا خەریکی نەوت کڕین بێ بۆەوەی کاتێک ئاگربەستەکە تەواو بوو، ئەگەر زانیاری دقیقان پێ بدرێت کە ئاگربەست تەواوە بێت نەوتەکان لە دوای ئاگربەست لە کاتی جەنگ ئافرۆشت. بەڵێ بەڵام ئەگەر ئەم حەسارش بە شێوازێکی عملی جێبەجێ بکرێ کە ئەمە تەحەدیەکی گەورەیە لە بەردەمی ترامپ، ڕێک بەقەدەر ئەو ڕۆژەی کە وتی من شارستانی ئێران کە من لە کاناڵێکی تر 5 ساعت پێشەوە ئاماژەم بەو کرد کە هیچ ڕوونایە لەبەرەوەی ترافیکێکی زۆر لەسەر دانوستان هەبوو بۆی کە ئەم شتە ڕوونەیە لەو لە حەزەشا بوو پاپای ڤاتیکان هاتە سەرخەت وتی ئەبێ ئەمە نەکرێ لێەوە لێ تووڕێ. بۆیە بە دنیا و تەسیرەکە لەسەر نرخێ و تەسیرەکاتە سەر ئاستی جەنگەکە و تەسیرەکاتە سەر پەیوەندی ئەم وڵاتانی کە لە جەنگەکان و ئەوانشی کە لە جەنگەکانی. لێرە خاڵێکی ترکە ئەمێ بەڕاستی گرنگی پێبین، ئێران بۆ لەم جەنگە لەسەر مێزی دانوستان زۆر شتەکان تەسلیم ناکە، ئەگەر چی زۆر هیلاکە. ئێران تەجروبەی لە هەنێ وڵاتی تر وەرگرتووە، کاتێک کە پێوتری ئەبێت تۆ چەکی ئەتۆمەکەت کۆتایی پێبین دروستی نەکەی یۆرانیۆم پێتێنراوە دەبێت بگەینت ئەم ئاستەوە و ئەبێ بیگوازینەوە ئەم شتانە. ئێران تەواو بێمتمانەیە بە ئەزموروەرگرتن لەو وڵاتانی کە ئەم فشاریان لەسەر کراوە. قەزافی دەستبەرداری نەبوو، دەستبەرداری چەکی ئەتۆم بوو، دەستبەرداری یۆرانیۆم پێتێنراو بوو، اینجا داوای لایشان برد بەو دەردەشان برد و چەند وڵاتێکی تێش بە هەمان جۆر. بۆیە ئێران پێی وایە ئەمە دیدگای ئەم ئێرانە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بە تایبەت لە دانوستان. پێی وایە هەتا تەنەزولی زیاتریان بۆ بکەی ئەوان زیاتر نزیکە بنەوە لەوەی کە لە بڕینی سەرەوە بگەنە کوشتنی هەموو ڕۆحت. ئەمە دیدگای ئێرانە بۆ مامەڵەکردن لەگەڵ، بۆیە بێمتمانەیەکی تەواو هەیە و ئەم ئاگربەستەیش ئەم ئاگربەستە بەمانای کەلیمە پێوتر ئاگربەستێکی زۆر ناجێگیر، زۆر ناجێگیرە لە هەر لەحزەیەکە بۆی هەیە کە لایەنێک بیشکێنە بەزووکی بتە مەزەگەری دەست لای بەنامەکەی جەنابتەوەڵم جەنگ دەست پێ بکاتەوە ئێران دەستی پێ ناکە. باشە بەس ئێستا هیچ ماوە ئێران ئاگربەستی پێ خۆشە
بۆ هەناسەیەک طبعاً کردنەوەی گەری و هورمزیش بەرنامەیەک بوو بۆ ئەوە سەریکە ئەوە ئەم ئاگر بەستە بۆ ئەوە بوو تۆزە هێز بێتەوە بە ئابووری جیهانە لە ڕێکردنەوەی گەری و هورمزەوە ئەوەندە بۆ ئەوە نەبوو وەڵاهی بێن ئەم دوولانە قەنەعات پێ بکەن بەشکم ڕێکەون چونکە سوورەزان ڕێکەوتنەکە بە جۆرەگە کاک محەکیم ئەگەر مەجالم بێ خاڵی یەکەم گەری و هورمزە ئێستا تقریباً بە حساب کراوە تۆ بێ بەڵام هێشتا کارتەکە لە دەستی ئێرانە چەکی ئەتۆمە ئێران بە تەجروبە لەو وڵاتانی کە چەکی ئەتۆمیان تەسلیم کردەوە یا پیتاندنی لێرانێوم و هیچ لێشی خۆش نەبوون نایەوێت زۆر تەنەزولکە هەرچەنە ڕێژەکەی ئەوێ نزیکاتەوە لەو ڕێژەکەی خۆی ئێوێ و ئەمریکاشەوێ ئێتە سەر پرۆکسیەکانی شلە لەسەر ئەوەی کە زۆر وەک جاران پشتیوانی پرۆکسەکانی دەکات ئێتە سەر بەڵام ئێران هەرگیز بامەد بۆ بەداری گروپەکان نابێت باسە پێت ئەڵم استراتیزی شینەتەوەی ئێران پێت ئەڵم چۆن ئەو فشاری لێکراوە باش لەم بەرنامەی جەناب تاوتم ئەم دانوستانەکان ئەوەندە جەنگە ئەوەندە شەڕە لەسەر چەکی ئەتۆمی ئێران بەهێندی ئەوەش شەڕە لەسەر توانای بالستی و موشکی ئێرانی لای جەناب تاوتم بۆ لەبەر ئەوەی ئێرانی هێشتوێتەوە لەم جەنگەیە هەموو موشکانە بوو کە توانی دۆخێک دروستکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا فشارێکی گەورە سەتەم دروستکە وەزائیدەن ئەم موشک و ئەم بالستیانە بەم ڕێژە زۆرەکە ئەڕوات لە هەر ئان و ساتێکە ئەتوانێ لە لوبنانە لە یەمەنە لە هەج وڵاتی لە وڵاتانە ئاسایشی ئیسرائیل خاتە مەترسیەوە بەڵام چەکی ئەتۆم تۆ لە یەک لەحظا بەکارێنی لە جیانە چەند جار بەکاراتوە لە لەحظەیەکە کە بە تەواوەتی هەستەکەی سڕینەوەی کۆتایی لەسەرە بۆیە خەتەریاتی ئەمریکا خەتەریاتی چەکی ئەو بالستی موشکی بالستی زۆر بە گەورە ئەزانێ پێی وایە ئامادەیە دەست شلکە لەسەر پرۆکسیەکان بەس بە مەرجێ ئێران بە تەواوەتی دەستبەرداری بەرهمێنانی موشکی درێژابێژ بێ چونکە ئەو موشکەی پرۆکسیەکانی هێشتەوە خاڵی پێنجەمیش ئێران جەنگیان گواسۆتەوە بۆ حوسیەکان بۆ حیزبوڵڵا ئاخر ناکە ئەو ئەڵێ تۆ خۆت و تەجروبەی لە قەزافیر برد و ئەی سەدامیش موشکەکانی لەراوە نەبرد هاتنە سەری لەبەر دەستکاری موشک ناگەن نەنا قسەکە زین لەسەر چیە ئەو باسن نوکلیێرەکە بوو لە مەسەلەی موشکی بالستێکانی سەدام ئەوەی نەبوو هەمووی لەناو برد لە موشکی بالستیا مەبەستم لە چییە ئەوانەیە بە ئەگەر ئێران لەناوی برد لەژێر باسمان لە ئەگەر ئێران دەستبەرداری موشکی بالستی و موشکی درێژاوێژ بێ بەو قیاسی کە بۆیان داناوە بە جۆرێک لە جۆرەکان ناڕاستەخۆ دەستبەرداری پرۆکسیەکانە بێ کاک وشار بە ئەمە حەقەتێ بڵێ باشە چەند مانگ شەڕی غەزا بوو چەند مانگ غەزا شەڕی بوو لەسەر 3 ساڵ باش ئێران لە ڕووی میدیایەوە چی بۆ نەکرد یەک موشکی نا بە ئیسرائیل لە کاتی جەنگی غەزا جا ڕەنگە ئێستا ئێرانەکان پێیانەوە بێ ئەگەر بیری بێ من لە یەکەم بەرنامەوەم باس کرد بەوە دەسم پێکرد کە یەحیا سنوار وتی ئێمە شەڕەشی هەرێمی و ئاینی دەست پێکەن ئێستا ئەو شەڕەیە ئێرانەکان ئەگەر بیان زانیار نەبوون ئاگداری 7 ئۆکتۆبر نەبوون ئێرانیەکان قسەگە لەسەر چیە حماس جیاوازە لەگەڵ استراتیژی پرسیارەکە لەسەر چیە پرسیارەکە لەسەر چیە من پێم وایە ئەگەر ئێران دانوستان بکات لەسەر موشکی دوورهاوێژ و ئەو بالستیەکانی بە ناڕاستەوخۆ ینی دەستبەرداربوونە لە پرۆکسەکانی بە ڕێژەیەک لە ڕێژەکان ئەگەر بێت و خاڵی چوارم تەنەزولی دەکا خاڵی سێمەش ئۆتۆماتیە خاڵی پێنجەمیش بۆ کورتیکەن و خەڵک تێبگە مەسەلی قەرەبووی ئەم جەنگەیە بۆ ئێرانش لەوەیە ئامادەیە کە دەستبەرداری هەمووی بێت ئێستا ئەوەی کە زۆر قورسە گەری و هورمزە پیتانتنی یۆرانیۆمە لەگەڵ پرۆکسەکانی شینا ئەو موشکە درێژاوێژان چونکە بەڕاستی لەم جەنگە بۆیان دەرکە و ئەوەی کە توانای چونکە لە شتێکی ترشە ژێر هەڵسەنگاندنیان کرد بۆ ئێران کە هەر لەم بەرنامەی جەنابتا وتم لە سەرەتای جەنگەکە وتم ئەمریکا ژێر هەڵسەنگاندنی کردو بۆ ئەوەی چاوەڕێی کردو چونکە خەڵکمان نەبووە لە میدیا وتوێتی 300 موشکیە 300 بالستیە ئێستا دەرکە و برای بەڕێزم هەموو کیش لە ژێرەوە هەمووی تونێلی لێە و پڕی کردو لە موشکی بالستی بۆیە ئەمە وای کردو لەوەی ئەمریکا پێی وایە ئەوێ باشترە بۆی ناڵم هەردووکیان ئەمە جۆرێکە لە جۆری جەنگ کە هەردووکیان هیلاکن هەردووکیان پێی ناردن ئەمریکا ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان لە مەسەلەی پیتانتری یۆرانیۆم و
گەری و هورمز تا ڕادەیەک موشکی درا هەوێش شتێکی دەستکەوێ و بیفرۆشێتەوە بە هاوڵاتی ئەمریکی و ئەم 2 ساڵ چونکە پرسیارێکت کردوتی ئەمری ئەگەر بێت و ئەم جەنگە بدۆڕێنێت ترەمپ ڕوبەڕووی چیە بێتەوە لەم 2 ساڵەیە ئەگەر ئەم جەنگە بدۆڕێنێت چکەم لێ پشتیوانم کە تەنانەت دۆستەکانی لەناو ئەمریکا بە ئاشکرا ئەم ڕۆوتوانە ئەگەر ئاوا بڕوا ئێمە هیچ نەبینەوە ئەبێت ترەمپ لا ببرێ بۆیە لە ماوەی ئەم 2 ساڵە ئیداری ئەمریکا ئەتوانێت لێپرسینەوە لە ترەمپکە لەسەر ئەم جەنگە بۆیە 2 ساڵێکە بێ لەسەر کورسێکی ئاگر ئەگە بێت و بدنەوەی نەباتەوە بۆ ئەمریکا بەڵام بە حسەکەیسە پێ دووە ینی سازش بکردیان هەم ئێران و هەم ئەمریکا لەسە بۆ منە وەکو کاوی تۆر بەدەست مامۆستا شار بە قەت سازش ناگە بەڵێ خۆی ئێران بۆ منە ئەویان بۆ بەکارێنە فڕۆکەی پێشکەوت و کەشتی جەنگی موشکی پێشکەوت و ینی هەرچی بڵێنچەکی ئاسمانیە و گەماروی دەریایش تاقی کراوەوە هیچ ماوە وایە تەسلیم شەڕی میدیایی لێگەشتەکانی ئێران ملیۆنان بینەری ڕۆژەوی تودانیشی لابر کۆمیدیانێکیان هەیە تیم دەڵێن هاوارە کاڵی ئێمە خۆمان جوێن فرۆشتماندانە معقول نییە لەم شەڕەشە لێر نابینەوە کاکەشیمژان کورت و پوخۆ ئەم مەوزوعی ئابلۆقەیە بۆ سەرکەوتو نابێ هیچ چەکێکی تر ماوە بتوانین ئێران بەس ئەتۆم ماوە تۆ بیرتە پێشەوەی ئەو موعیدی ترەمپ هەبوو کە درێژی کردبەوە پێشەوەی هەڕەشەی لە ناوبردنی شارستانی تێرەکە من لێرە دانیشتبووم وتم ئێستا کاتێتی ئێران لە مەوزوعی هورمز و نەوەیەکە نەرمی بنین چکە بردوێتەوە لە ڕووی استراتیژیەوە بیرت ماوە نییە دوای بەیانەکەی ترەمپ ئەو هەڕەشەیە کرد ئەوەی کە ئێستا ترامپ مەبەستی سەرەکیەتی و دیجی ڤان زۆر تەکیدی لەکات و لە بەردەم ڕێی گشتیان مەوزوعی بەرنامەی ئەتۆمیە ئەو بڵێن پلەیەکەمی گرتووە بە کورتی و پوختی ئەڵێن ئێمە متمانەمان نییە ئەگەر ئێوە پیتانی یۆرانیۆم بکەن لەلاوە شتێکی نهێنی دروست نیکەن بە چەک چونکە ئێران چەندین جار بنکی نهێنی دروست کردو دوای پیزانراوە ئەیانەوەی سفریکەنەوە کە من پێم وتی ئەمە سیاسەتی ئیسرائیلە یعنی ئەمریکا پێشتر بە 3.67 کە لە ڕێکوتنامەکەی پێشترا هەبوو لەگەڵ ئۆبامایە ڕازی بوو ستیڤ ویتکۆف خۆی پار ئەم کاتە بەهاری پار وتی تا ئەوێ ڕازین بای دەژێر زەختی ئیسرائیل وتی سفر باشە ئێران دەست لەواڵ ناگرێت چونکە حەقیقی قانونی خۆیەتی ئەوەی پەیوەندی بە موشەکوشتەوەی هەر باس ناکرێت ئەو بابەتە لەلایەن ئێرانەوە چونکە ئەگەر ئێران لە ڕابردووە خەرجیەکی زۆری لەما کردبوو زۆر کەس لە ناوخۆی ئێرانە ڕخنیان نەگریان و ئەم هەموو موشەکە بۆ چییە ئێستا لە کاکە ئەم موشەکە نەبووە وەکو شەڕ و ئێران و عێراق ئێمە هەر موشکمان پەیوەندرا بە سیرمان کردای باشە و ئێرانیش زۆربەی ئەم پیشەسازیەکەی ناوخۆیەتی یعنی سە عێراق سوپای عێراق بەهێز بوو کاتی خۆی سەردەمی سەدام بەس زۆربەی شتەکانی لە دەرەوە هێنا بە فڕۆکە و بە موشک و بۆشتانەوە لە ناوخۆ پیشەسازی هەبوو بەس بۆکو ئەوەی ئێستەی ئێران نەبوو ئەم ئابلوقەیەش بۆ سەرکەوتو نابێت ئێمە خۆمان نەوەدەکانمان بیرە هەمومان ئابلوقەی نێودەوڵەتی لەسەر عێراق هەبوو ئابلوقەی عێراقش لەسەر ئێمە هەبوو لەگەڵ دراوسەکانی شکووا بازرگانی شت کۆڵ بەروشت هەبوو شەڕی ناوخۆش هەبوو ڕەفتاری کوردی نەگۆڕی بۆ چونکە لە ئەساسە ئەم بابەتە بابەتی گۆڕینی ڕژێمە جۆن مێرشایمەر کە یەکێکە لە دیارترین بیرمەندەکانی ئەو ئەمانشتیانێ نابێت کە حاشم گیان یەکێک لە دیارترین کەسەکان کە بە پێشتر ناوم هێناوە لای تۆ جۆن مێرشایمەر مامۆسای زانکۆی شیکاگۆیەوە لە ناو ریالیزمی نوێیە زۆر بەناوبانگە ینی ڕۆژی دە چاو پێکەوتنەکە ئەمریکا لە پلانەکەی وا بووە دێت نەگەر بۆ ئێران بوو هەموو وڵاتێک ئابلوقەیەکی زۆر کە بەرشکە نەسەپێنێ بێگومانە ئەمە هەژاری دروستەکە و ناڕەزایەتی دروستەکە هانی خۆپشاندانەیە بۆ ئێستا دەرکەوتوە ئیسرائیل و ئەمریکا خۆیاندانیان پێیانن کە چەند 40-50,000 بەس سەتەلایتی ئەمە یینیان ناردووە ئەسترالینکی ئەوەی ئێڵەن مەسکۆوان دوایی دێ هەوا شەڕێکی هینەکە شەڕێکی با بڵێن ڕاگەاندنەکات بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست دوایی دێت پەلامارەدا لە ڕووی سەربازیەوە دۆناڵد ترامپ ئێستا ئەگەر من و تۆ ڕۆژ یەکەم ئەممان وت بێ من لەسەر چ بنەمایەکە و قسەیم کرد لە نیویۆرک تایمز بابەتێکی 6 ساڵ پێش ئێستەیە لە بوشەوە لە 2023ەوە کە چۆن هەموو سەرۆک وەزیرانەکان دەقی قسەکانی داناوە باشە کە چۆن هەموو سەرۆک وەزیرانەکانی ئیسرائیل زەختیان کردووە لە ئەمریکا شەڕکە دوای ئەو قسەی من و تۆ بلینکن وتی بەڵێ وایە جۆن کێری وتی بەڵێ وایە ئەمڕۆ نیویۆرک تایمز نووسێتی استراتیژی ئیسرائیل ڕێگریە لە ئاشتی
بۆی ئەگەرم پرۆسیە تێکچێ ئیسرائیل تێشەیە ئەگەر ئیسرائیل پێی وا بۆە ئەنجامەکانی پێکاوە شەڕەکەی ئەوەستان جەنگ کە دەست پێ دەکاتەوە ئێستا بەس تۆ میماوە بەکاربێ ئایا جەنگ کە دەست پێ دەکاتەوە بن لەوەی کە دۆناڵد ترامپ پەنای بردووە بۆ مۆزوعی ئابڵوقەی دەریایی تا نەتیجەی ئەمە بەبوون و نەبینێت بیر لە استراتیژی و هەنگاوی تر ناکاتەوە ئەگەر بزانێ ئەمە سەرکەوتو نابێت دەسەکاتەوە بە هەڕەش ئەگەری گفتوگۆ شێ خۆلی دووە 100% ئەوە ئێستا بیر لەوەکەنەوە لەکوێ بیکەن ینی ئەو بابەتە چونکە کە دیجی ڤانس هات من پێم وتی تەڵەیە ئەمە ئەگەر بیری بێت دۆناڵد ترامپ پێشتر وتی ئەگەر سەرکەوتوو بێ ئەوە منم ئەگەر شکست بێنێ خەتایەوە بە جێگرەکەی خۆی بەردەمی خەڵک ڕاگەیان نەوتی بۆیە نەی ئەویست شتێ بکە دوایی بڵێن ئەوە تۆ نەرمیت نمونەی هێنم نێڤڵ چەمبەرلینم هێنا سەرۆک وەزیرانی بەریتانیا قۆناغی کە ڕێکەوتن بەشێک لەینیان نابە چکۆسلۆڤاکیا نابە هەتلەر و دوای شەڕێگر نەبوو لە شەڕ بۆیە دوێنێ ئەو چاپێکۆنی فۆکس نیوزی تەنها بۆ یەکشت بوو بۆ ڕاستکردنەوەی ئەوە بوو کە چکە ئێرانەکان پێش ئەمریکیەکان معلوماتەکانیان بڵاو کردەوە بۆیە هاتووتی کاکەجان ئێمە مۆزوعی ئەتۆمەکە دڵنیاییمان بنێ بابەتەکانی تر قابلی گفتوگۆیە کەک تۆ سەوارەت بە باسی ڕۆڵی چینمان کرد بڵێن کە ئێستا لە ڕووی ئابووری پەیوەندێکی باشیە لەگەڵ ئێران بەس بە رووسیا هیچ ینی ڕۆڵێکی لەم جەنگە خۆداگەداری ئێرانەکان لە جەنگی ئۆکرانیا بە فڕۆکە فڕۆکە بێفرۆکەوانی شاید و چەکی تر یارمەتی رووسیان ئێستا هیچ شتێکە لەبارەی هەل لە سەرەتایم جەنگەوە من لای جەنابەت ئاماژەم پێکرد کە رووسیا و چین لە ئاستی تەکنۆلۆژیا لە ئاستی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی هەواڵگریەوە هاوکاری ئێرانیان کردووە بەتایبەت لە سەرەتای جەنگەکەەوە بۆ ئەوەی کە ئەم جەنگە بە جۆرێک درێژە بکێشێ کە لە ژێرخانی سەربازیەوە کە گەیشتە ژێرخانی ئابووری بتوانرێت کارتی گەروی هورمز بەکار بهێنرێت وە ئێران ئەم معلومات ئێران بەبێ ئۆکەی سین و ئیسرائیل گەروی هورمزی دانەخست رووسیا و سین گەروی هورمزی دانەخستووە و پاکستانیش زانیوێتی هەر بۆیە پێش ئەوە ڕێکەوتنی پاکستان و ئێران رووسیا بۆ فرۆشتنی نەوتی رووسی بە پاکستان درێژ کرایەوە و لەگەڵیش هەردوو وڵاتەکەش ئامادەسازیان بۆ کرد ئەگەر چی لە هەوڵە ئەمریکا وای زانێت سوودی لێوەرەگرێت چونکە لە سەرەتای جەنگەکە ئەمریکا یەکسەر کێوی بەرز بوو بە یەکەم هەناردەکاری نەوت و غاز بەڵام ئێستا بە جۆرێکی ترە بۆی ئەو قەیرانەی کە لە ناوخوا دروست بووە لێرە ئەمەوێ ینی تازەترین ئەبدەیت لەسەر ئەوەی کە ئەگوزارێت و داواکاری سیاسەکانی ئەمریکا لە مۆزوعی ئەمریکا لەسەر مێزی گفتوگەیە ئەوان ئێستا گەیشتنەتە ڕائە کاک دوکتۆر کەوتی ئامانجەکە گۆڕینی ڕژێمە ئەوان پێیان وایە ئەمریکا پێی وایە ئەڵێ ئێمە ئەکری ئێستا لێسا داوای گۆڕینی هەڵچووکەوتی ڕژێم بکەین سەبارەت بەم چەند خاڵش کە ناکۆک بوون هەر بۆ ڕفتاریان جا ڕفتاری ڕژێم لەگەڵ گۆڕینی خودی ڕژێمەکە فەرقەکە من لە سەرتاوە پێم وانە بۆ کە ڕژێمە گۆڕێت و ئەمریکاش ئەوەی مەبەست نەبووە چونکەری دۆناڵد ترامپ بە کەوتی ئەو ڕژێمە دەگۆڕین خەڵکی ئێران ڕاپەڕن کاک حەکی ئێمە سەرەوە سەری تا هەفتەی یەکەمی جەنگەکە کەچی 5 ڕۆژ خێن هەفتەی یەکەم باش کە ئێران ئەزمونێکی زۆر دوورودێژی هەیە لە کۆنتڕۆڵکردنی ناڕەزایی ناوخۆی ئەزمونێکی دوورودێژ و سەرکەوتوی هەیە بە حسابی خۆی بۆ خۆی بۆیە کاتێک کە ئەمە ڕووینەیە یاریەکە گۆڕا باش پێیان وایە ئەم وڵاتە کە خۆپشاردان ڕوونایە کە کوردەکان نایەنە سەرخەت ئەم هێزە ئەم ڕژێمە هەتا ئێستا لە ناوخۆیان چلو ئەوەندە ڕۆژە شەڕەکە شەرعەتی لە دەسایە هاتن هەنگاوی چوارەمیان دەست بکرد تەمان دوای کۆنتڕۆڵکردنی ئاسمانی ئێران دوای هێرشکردنە ژێرخانی سەربازی کە بەشێکی زۆری ئێرانیان کاول کردو دوای هێرشکردنە سەر ژێرخانی ئابووری قۆناغی چوارم کە ئەمریکا تا ئەم دقەش بە دوایە ئەگەڕێ و شکستێنەوە و ئێستاش بەردەوامە لەسەری دۆزینەوەی کۆمەڵێکە کە بیکات هەل لەناو ئەم ڕژێمەیە بۆی دەم و چاوەکە بگۆڕە بڵێم ڕژێم گۆڕیوان سەرکەوتنێکی ڕەمزی ئەوێ بۆی ئەمە قسەکە بۆیە یەکەم ئەیانەوێ داوا بکەن لە ئێران لە ڕێی ئەم دانوستانەوە بڵن ڕفتاری گۆڕاوە خاڵێکی تر ئەسڵەن داواش ئەمڕۆ داوا لە ترامپ کراوە کە بەڕاستی ئەبێ ئەویش دەست بگرێ بە پەیامەکانیەوە و پەیامەکانیش گۆڕانکاری تیا بکرا چونکە زۆر جار بەتایبەت لەم مەوزوعی حەسارە لەسەر ئێران کە بەنیازە بیکات
ئەمە تەحەدایەتێکی زۆر گەورەیە ئەگەر چی من پێم وایە وەک ئەو شەوەی کەوتی شارستانەتی ئێرانە سڵمەوە خەتێکی زۆری دیبلۆماسی لەسەر هێڵن ئەمە تاکتیکێکە بۆ ئەوەی کە لە گەڕی دووهەمی دانوستانە چکە تڕەم لە خۆی ئەمەی نەوتو کابرایە گەبوو بە کۆتایی توخوا بە ئەمە بڵام کابرای ئەمە هەمان بیستمانە هوەری دانوستانە کابرا پارەیەکیا بە قرز بۆ مانگێک ئیتر کە بۆ بەیانەکەی تەلەفۆنی بۆ کەوتی 29 ڕۆژماوە دوو بەیان وتی کاکە 28 ڕۆژماوە سێ بەیان تەوتی 27 ڕۆژماوە وتی کاکە جا تۆ هەم ڕۆژە تەلەفۆن بۆ بکە وەرە پارەکە بەرەو لە دانوستانە کارکردن لەسەر مێشکی بەرامبە زۆر گرنگە ئەم ترامپ لەمەیە زۆرزانە ئەتوانین بڵین لێزانیشە هەر کاتێک کە دانوستان تەواو بوو هاتۆ کۆمەڵە فشاری کردووە لە ئێران بۆ ئەوەی سەرقاڵیان کە بە شتێکی ترەوە و بەکاری بێبی خاتە سەر مێز بە ناڕاستەخۆ ئەمە بۆ ئەوەیە کە لە گەڕی دووهەمە بڕێک تەنەزول بە ئێران بکە بەڵام ئەگەر هاتوو جێبەجێی نەکە ئەمە ڕای هەموو سیاسەکانی ئەمریکا بەم جێبەجێی نەکە گەورەترین تێچووی دیبلۆماسی و سیاسی بێت لەسەر داهاتووی ئەمریکا خودی ترامپیش وەکو زلێزێک خراپە بووی دانیشن ئەڵێت تۆ بیکەرەوە منیش کە شتێکانم لا بن ئەوە ئازین چێڵێ بە ئێرانە لە تۆ ڕێگەمە بە منیش ڕێگەنە پەیامێکە نەرێ ئەو شەوەی کە قەراری یاوە بیکە ئەڵێ ئەوە پەیامیان نردووە ئەڵێ لەم گەڕەیە ئێمە هەوڵێ کردمانەوە ئێمەش تەواو بەڵێ بەس باوەکو باوشت بێ وتەبێ ئەگەری ڕێکەوتن هەیە یاخۆتەر ئەم بەم شێوێ ئادانوسان یاخود درێژ بکرێتەوە بەردەوام بێ نەشڕ نەئاشتی ڕێکەوتنی گشتگیر تۆزێک ئەستەمە قورسە بەڵێ هەر لەو قۆناغە دەبین جەنگ دەست پێ بکاتویان نەشڕ نەئاشتی هەموو ئەم لایەنانە کاک حەکیم بە ئیسرائیل و ترامپ و ئێران و حیزبوڵڵا حەماسەوە قوربانی سەرکەوتنن کە ئەمە خۆی دژبەیەشیە ئیسرائیل باجی چیەدا 67 کە سەرکەوتنیی گەورەی بەدەستێنا لە 6 ڕۆژە میسر و سووریا بۆ نمونە هینی تووشی وەهام بوون ئەتوانن منتیقەکە کۆنتترۆلکەن تا ئێستا بە دوای ئەوە ئەمنیەتیان نییە حیزبوڵڵا 2006 ئیسرائیلی شکان باش حەسەن نەسڕوڵڵا تا ئەو لەحظەی لێیاننا لە ڕێی فەرەنسیەکان و لە گفتوگۆیە بخۆ بەشێک لەوەی چاودێریانەکە ئیسرائیلەکان بۆ بوو پێی وابوو هەتا ئەو هەبێ پێویستیانە بۆ ئاشتی قوربانی ئەوەی 2006 بوو کە سەرکەوتیایە حەماس تەسەوریان ناکرد 7 ئۆکتۆبەر بەو شێوەیە سەرکەوت و بێ بچە ناو ئیسرائیلەوە دووشەوە ڕۆژ بمێنەرەوە ئەم هەموو خەڵکە بکوشتێ باشە یعنی خۆیان هەندێک لە سەرکردەکانیان چاوپێکەوتیان کردووە ناوی نەهێناون ئەوانەی غەزە بۆ نەشەرق الئەوسەد چەندین مانگ پێش ئێستاڵێ بمانزانێوانە ئابوو دۆناڵد ترامپ قوربانی ئەو سەرکەوتنەیە کە لە ڤەنزوێلا و لە هەندێک بواری ترا بەدەستی هێنا بە ئاسانی بۆی کرا باجی نەبوو پێی وابوو ئەمەش هەروە ئەبێ لەبەرەوە هەموو لایەنەکان کە خوێندنەوە ئەکەن بۆ یەکتری تووشی هەڵا ئابن بۆیە دانیشتنی داهاتوو ئێران لەسەر شتە ئاساسیەکانی موشەکە سەروەری خۆیەتی مافی حەقێتی بۆ پیتان ئەم شتانە واز نانێ بەڵام پیتانی ئێرانە کەمەکاتەوە هورمزی شکاتەوە بە بڕایمە سوپاسان دەکەم کاتمانەوە وابزانم ئێستا نییە ئەم سەر بۆ سەری دنیا هەموو خەڵکێکە هەر نەیزانی وە شەرقی ئەوسە هەمووی زانی هورمز چییە ئاڕای خۆم بڵە عالەمی من پێم وایە ئەم ئاگربەستە درێژ ئەکرێتەوە بەڵام ماوەی بۆ دانانرێت ئەگەر چی داوای چەند ڕۆژێکی ترکراوە هەیە ئەڵێ مانگ و دوبان بەڵام لە یەک حاڵەتە جەنگ دەست ینی ئاگربەستەکە درێژەکرێتەوە بۆ ماوەیەکی دیاریکراو بەڵام ئەوەی کە ئاگربەستەکە ئەشکێنێەوە بۆی هەیە بە شێوازێکی هێوار جەنگەکە دەست پێ بکاتەوە ئاگری جەنگەکە خۆشکە ئەگەر بێت و ترامپ ئەو بڕیاری جێبەجێکە بۆ ئەو حەساڕەی دەریایی کە لەسەر ئێران هەیە سوپاس دەکەم دکتۆر کارەوە حەمە ساڵە مامۆستا و شەر مەرالی مادومان کردێن زۆر سپاس سەرکەوتوو سپاس بۆ بینەرانی بەرە سپاس باوکاران خواتان لەگەڵ